یارانە کوردەوار وەختتان وە خەیر. ئەم شەو دیبێتێکمانەوێت بە ناوی لە ژێرە دیبێتەکانە لە بە شوێنگەڕانە کوردەوارەون بووە. ئێمە ئەم شەو محاولەیەکی چڕوپڕەکەین ئەگەر دیبێتەکەیش توولانی بێت بۆ خاتری ئەوەی گەرەکمانە لە چۆنیتی ژیانە ئەمڕۆیی و ڕۆژانەی خۆمان تێبگەین. گەرەکمانە بزانین ئەوەی کە ئێمە پێژین ژیان و ئەوەی کە ئێمڕۆ خەریکین تەکیە دەستوەیە خەئەوین و هەڵس و کەوت ئەەکەین چەنەی لە دەرکی ئەمە و لە تێگەیشتن ئێمە سەرکەوتوو بووگین. چەنێ ئەتوانین وەکو ئینسانە کوردی گزارش بدەین لەبوونە خۆمان. هەر بۆیە من محاولەکەم کە بە داستانهایەک دەست پێ بکەم کە ئەم داستانانە تا بە ئیمڕۆژی توانی گیانە ئینسانەکان بەرەو مەقاسد و منزورهایەک و منزورەکانێک پاڵ پێوە بنێن. بزانین دنیای ئمڕۆژ لە ئەکادمیکترین فیگورە خۆیە لەسەر چیرۆک و لەسەر ڕووداوەکان دانریاگە لە تەواوە علومە مختلفە. تۆ هەر لە ڕەوانشناسی و ڕەوانکاویە فرۆید بگرە، هەر لە ئوقدەی ئۆدیپ بگرە کە سەوارە بەر ئوستورەکانە یۆنان، تا داستانە سندرۆمە ستۆکهۆڵم کە باسە ماجەرایەکات، تا لە اقتصادا مەسئلەیەک بەناوە مانی لاندری و داستانە ئەلکەپۆن و بنەماڵەی مافیاکانە ئەمریکا. ئەمانە گشتیان داستانن و چیرۆکن کە توانیگیانە مەسیرە زندگیە ئینسان بەرەو ئەم ڕۆژە بوون. تەمامەم چیرۆکانەی کە ئێوە لە ناوە ئەدیانە جۆرا و جۆر و تەمەدونە جۆرا و جۆرەکانە، چ لە چین و هندوستان و سەرزەمینە کوردەوار و ئەدیانە ئیبراهیمی و یەهود و مەسیحیەت و ئەمانە ئەیبیسن، چیرۆکها و شخصیەتهایەک بووگن ئوستورەیی قاڵبن، نە معمولەن تاریخی. بەڵام هەر مردمێک بە جۆرێک داستانە ئەمانەی بۆ خۆی تعریف کردگەسەوە. مهم ئەمە نییە جزئیاتە ئەم چیرۆکە چییە، مهم ئەمە نییە کە ئێمە ئەم چیرۆکانە بە واقعی بزانین یا بە غەیرە واقعیان بزانین. مەسەڵەن داستانە هڕۆسە خوداویە خۆرەتاوە مسری، هەمان داستانە میترای هندیە، میترایە سەرزەمینە کوردەوارە، هەمان داستانە میترای ڕۆمە، هەمان داستانە مەسیحە. ئەمانە مهم نییەن کە تۆ لە جزئیاتەکەی بکۆڵی، تۆ ئێشێ بزانی هەر کەسێک ئەم داستانە چۆن نەقڵەکە، بۆچی نەقڵیەکە، هەدەفی لە گێڕانەوەی ئەم چیرۆکە، ئەم داستانە، ئەم ڕەوایەتە چییە. و لە شخصیەتایەکی جۆرا و جۆر، مەسەڵەن لە شخصیەتێک وەکو ئەم پێغەمبەرانەی کە ناویانەوەن، لە شخصیەتە موسا، لە شخصیەتە ئیبراهیم، لە شخصیەتە یونس، لە شخصیەتە یعقوب، لە شخصیەتە یوسف، لە مەسئلەیە زوڵەیخا، بگرە داستانە لەیلی و مەجنون، بگرە داستانە شیرین و فەرهاد. تۆ ئەگەر ئەمانە بکێشیتە دەرەوە لە ئەدەبیات و لە ئەدەبیات و ئوستورەی حەماسی غنائیە جەهان هیچێکی بۆ نامێنێتەوە. تۆ ئێشێ بزانی وەختێک شعرێک داستانێکی خوێنی، تۆ داستانە دوو شخصیەتە خزر و ئەسکەنەر چییە. ئەم ئوستورانە چین؟ ئەمانە هەن بە شوێنە ئیمۆرتاڵەتیوە، جاودانگیوە، پێژن ئاوە حەیات، ئاوە حەیوان، کە خزر پێیگەیگە و ئەسکەنەر ها بە شوێنیوەوە پێی ناگات. ئەمانە دەغدەغەهای زەهنیە بەشەر بووگن کە هەر ئینسانێک و هەر تەمەدون و هەر شارستانیەتێک بە جۆرێک بۆ خۆی تعریفی کردگە. ئەمانە ناتوانن ببن بە پێگە و پێناسەی
هویەتی و شناسە ملەتێ مەگەر لە جۆرە نەقڵکردنە ئەم داستانە. یعنی یەهود وا ئەم ئوستورانەی بۆ خۆی بردگە. مەسەڵەن یەهود هەمان داستانێک کە مەوجود بووگە لە منتەقە بۆ خۆی بردگێسی یەکسری ناوی لێداگە و ئەم یەکسری ناوەکە لێداگە خروجیەکەی کردگە بە دینێک کە ئەم دینە لە خزمەتە قەومێکا بووگە، خوایەک کە لە خزمەتە قەومێکا بووگە، قەومێک کە لە هەرچی قەومە ئەم کوڕەی خاکیە بەرترە و خوا دائیمەن کە یەهوە بێ ئاگای لێیانە. پس ئەساسە ئەم چیرۆکانە قەرار نییە یەهود نەقڵی ئەکا هەنە یەهود وێ، یەهود بۆ خۆی نەقڵی ئەکا وای تاریفەکات وەکو ئەوەی کە من دەیان چیرۆکم لە سەرزەمینە کوردەوارە بیستگە کابرا خەڵکە موکریانە، کابرا خەڵکە هەولێر و ئەوانە سەتەکە، کابرای خەڵکە لۆڕسانە، خەڵکە ئیلامە، هەمان چیرۆکی هەست. یەکێ پێژێ کاکەحمە، یەکێ پێژێ هەڤیدار، یەکێ پێژێ فەڵان، داستان هەمانە، بەڵام بە گوێرەی منتەقە تۆزێ دەستکاری کریاکە. منزورم لەمە چی بوو؟ کەواتە ئێوە چیرۆکێک ئەبیسن ئێشێ بزانن خوی ئەو مەردەمە چۆن خویەکە و ئەم چیرۆکە چۆن نەقڵیەکە. تەوەجۆکەن بزانن ئەنچەیەکە مەسەڵەن بۆ ملەتە دەستکرد و قەومە مەوجود نەوگە فارس بەنام شاهنامە مەترەحی ئەکەن، واقعیەتێکی تاریخی نییە. خودم مەتنەکە و خودە کەسێک بەناو فردەوسی واقعیەتە تاریخی نییە. ئەمەی کە ئەم داستانە لە ناوە ئەم منتەقە مەوجود بووگە و ئستفادەیان لێ کردگە، ئەمە جێگەی داستان و بەحسێکی ترە. مەسەلە سەریە مەسە کە تۆ ئەم ڕەوایەتانە چۆن تعریفەکەین. من کە دەسم کرد بەمانە ئەو جار تێمەناوە ژیانە ڕۆژانەی ئێمەمانە، تێمەناوە ئەوەی کە دەرکە ئێمە لە دنیای ئەمڕۆ، دەرکە ئێمە لە زندگی، دەرکە ئێمە لە ماڵکیەت، دەرکە ئێمە لە مەفاهیمە گەورە، دەرکە ئێمە لە معنای زندگی چه شەکڵیە و چه اتفاقی لە ئێمە ئاکەوتگە. پس من لە مقدمەکە گەرەکم و ئێوە متوجه بکەم ئەوەی کە تا ئیستە بیستتانە فکرەکەن فڵان چیرۆک اتفاقێکی تاریخیە منتەسەبە مەسەڵان قەومە عەرەبە، فڵان چیرۆک اتفاقێکی تاریخیە منتەسەب بە قەومێکە بەناوە تورک، فڵان چیرۆک اتفاقێکی تاریخیە منتەسەبە بە مەردەمە یەهود و هەنە یەهودە. وان نییە. مەسئلە سەریە مەسە بەیسە ئەم داستانانە، سەرەتا و ئیبتدای ئەم داستانانە لە ناوە هەموو مەردەمێکا مەوجودە، بەڵام هەر کەسێک ئەو جۆرە کە خوو تەبعە خۆیەسی بۆ خۆی تعریفیەکاتەوە و بۆ خۆی نەقڵیەکاتەوە. و من تێمە سەرە ئەمە و من سعیەکەم ئەمە تۆزیح بدەم. بزانن زوانە ئێمە وەختێک تۆ مواجه بیتەکە ئیدەیەکی کڵاوبەردارە کە هەن بە شوێنە زوانە کوردی دروستکردن و نایژن پێوانەیە ئەم زوانە کوردیە کامەسە، ئەو جارتێن ئەو زوانە کە زوانە کەتابەت بووگە، زوانە دانایی بووگە، فڕەی ئەدەن و گەرەکیانە وە زۆر زوانێک بە ناوی کوردی دروستکەن. ئەویش زوانە مەردمە منتەقەیەکی تایبەت لەم سەرزەمینە کوردەوارە بەم عەزەمەتە بەرنامەیان هەستکە ئومەتە کوردی بکوژن، نابودیکەن. هەرەمانە دەستاویستێ من کە پێوانەی هەبوونە زوانە فارسی شاهنامەی فردەوسیە. تەوەجۆکەن بەڵام تەمامە متونە دەست هەڵوەسە قدیم و کۆن و جەدیدە ئیمڕۆژیە کە بە زوانە گۆرانی نووسراگە ئیگنۆرەکری مطلقاً تەماشای ناکرێت و بەحسی ناکرێت. ئەمە ئامدانەس، ئەمە قەستێکی واتیان، نیەتێکی واتیە، نیەتی وا لە بێهویەتکردنە ئێمە و من تێمە سەری وردە تا ئێمە بفەهمین منزورمان چییە. من بۆ ورودە بەم بەحسە
گۆرانیەکی ئاوازە ئەساتیر شەهرام نازەری دائەنێم تا ئەوەی کە من لە مەتنە شەفاهیە ئەم ئاوازە تێئەگەم سعیەکەم بیکەم و بەحسی کەم وازی کەم و بعد لەسەری بدوێم. بزانن پێشووتر من نوکتەیە بێژم لە جنس دەنگە سێ کەس لەم سەرزەمینە کوردەوارە من ئەچمەوە گوزەشتە تۆنە دەنگیان جنسە دەنگیان. یەکێک حەسەن زیرەکە، دوو عوسمانە کێمنەییە و سێ ئاغای شەهرامە نازریە. منزورم بە خودە کار و شعر و موسیقی و دەستگای موسیقییان نییە، جنسە دەنگیانە. ئنگار لە ناو دڵە شاخ و داخ و خاکە کوردەوار و هەڵاقولێ و تێتە دەرەوە، جنسە دەنگیان منزورمە. باشوێت ئێمە گوێ دەین و من بەحسی لەسەرەکەم. من پێشووتر بێژم کە من نازانم شاعرە ئەم شعرەکیسە و دیارە شاعرێکی متأخرە، هەنە دەورانە متأخرە جدیدە. بەو مقدمە کە من بەحسم کرد مهم نییە کە کاووسە کەیەک مەوجودە، حاتەمە تەیەک مەوجودە، مهم نییە کە ئەمانە مەوجودن، مهم سەری ئەمەسە ئەم ئینسانە کوردیە هەر نگەرشێکی تری بووگە چەنێ ئەم نگەرشە سەوار بووگە کە ئەم داستانە چۆن نەقڵ بکە. ئەم داستانە ئاوازە ئەساتیرە، ئینسانەکان یا فەلسەفی فکریان کردەسەوە یا عەقلی فکریان کردەسەوە یا ئوستورەیی، هەر تکیان فکرکردنەوەن، جۆرێکن لە بیرکردنەوە، بیرکردنەوەی ئینسان بۆ جوابدانەوەی مەسائلە خۆی، بۆ جوابدانەوەی زندگی خۆی. ئەمەی کە من انتخابم کردگە دەلیلی هەست. ئێمە معتەقد بووگین لە جەهانە کوردیە کە دنیا دەورەی جۆرا و جۆری هەست. ئێوە ئەمتانە بارها بیستگە واتە دنیا وەسە چۆپی هەر دەفەوا لە دەسە کەسێکە یا ئەجێ داخم ساڵێتەر دەوراونە کێ بۆ کێ شاهنشین بۆ کێ ڕەنجەڕۆ بۆ. تەوەجۆکەن ئێمە دنیا دەوران دەور ئەوێنین، دەورەی تایبەتی هەست، ئەم دەورە ئێشێ بچەرخێ. تەوەجۆکەن کاورا دەورەدارە، کاورا دەورەندارە، ساحی و ئەم دەورەسە. ئەمە لە جەهان بینی و فەلسەفەی کوردی مەوجودە. ئیستا ئەم شعرەکە من انتخابم کردگەوە نازانم شاعرەکەی کێز و متعسفانە تێکستەکەیشم دەست نەکەوت، بۆیە ئەگەر اشتباه حاڵی بووم لە مەتنەکەی
بۆ خاتری ئەوەی کە خەریکە بە سوورەتە ئاواز ئەخوێنرێت و ئیمکانی هەز من باش حاڵی نەوم لێ کەسێک توانی مەتنە ئەسڵی ئەمە گیر بێرێت من خۆشحاڵەوەم بۆمان بەهێنێرێ. بەڵام ئەمە بەحسە چی ئەکا؟ ئەمە دقیقەن بەحسە چیرۆکەکە، بەحسە ئەوەکە یە زەمانی چێشەکڵی بوو، ئیستە چێشەکڵیە. ئەو زەمانە کە ئارام بوو چۆن بوو، ئەم زەمانە کە سەر لێ شێویاویە چۆنە. پس ئالەگرا ئینسانێکی کوردی لە تەمام داستانهای باوێ کە ئێمە گشتمان بیستگمانە و لە تو لە تاریخا هاتگە سینە بە سینە هاتکە و هەر کەسی جۆرێ بەحسی کردەوە ئومەتە کوردی جۆرێ تر گەڕاندگێسیوە بەحسەکە. پس لە ئەوەڵەوە ئێژێ کاووسە کەیبی، یعنی کەی کاووسە کیانی بوو. کاووسە کەی یعنی کەی کاووس، کەی یعنی کیانی. گویا ظاهرن گزارشەدات لە یەک سلسلە پادشاهیەکی تەخەیولی کە بووگەیانە بووگە مهم نییە، بەڵام یە دەورانێ ظاهرن دەورانە کاووسەکەی بووگە ڕێژاونە کەرەم پەخشاون حەیبی. ئاغای کاووسە کەرەم کەی چێشەکڵی بوو، ڕێژاونە کەرەمیە کرد، کەرەمی ئەڕژان، بەخشەندە بوو، پەخشاونە حەی بوو، پەخشاونە حەی ئەکرد، زندگی ئەبەخشی، پەخشیە کردو. پس تۆ لەگرا خەریکە بەحسە دەورانەکانەکە. یە دەورەیە دەورەی کاووسە کەی بوو، کاووسە کەی چێشەکڵی بوو، ڕێژاونە کەرەم پەخشاونە حەیبی. ئالەگرا بەحسە بەخشەندگی و گەورەیی ئەکات، دانە زندگی ئەکات. خب ئیدامە ئەدا دەورانەکان بەحسەکە. دەنگە داوای داو حاتەمە تەیبی. تماشاکەن هەمان کار کە کاووسەکەی ئەی کرد، یعنی ڕێژاونە کەرەمی ئەکرد و پەخشاونە حەی ئەکرد، بەڵام دەورانێکیش بوو یەکێک هاتوو ئیدعای ئەکرد، دەعوی بوو لە سوژەگیە، ئیدعای مەردانەگی ئەکرد، جوامێری ئەکرد. دەنگە داوای داو، دەنگە دەعوای داوە حاتەمە تەیش بوو، حاتەمە تاوی. ئەم حاتەمە تاویە لە دەورانێکە هاوت ئیدعای ئەکرد، لاف مەردانەگی لێدا، ئیدعای مەردانەگیە کرد. دقیق دوای کاووسەکەی کە ئێشێ پادشاوێت و بە قودرەتە پادشایی ئەم کارەی کردوێ، وەلێ یە ئیدعادارێکیش بەناوە حاتەمە تەی یەک نەفەر هاتە بەرەوە و ئیدعایە مروەت و جوامێری و گوساخی و مەردانەگی کرد. خب ئەمە دەورانە حاتەمە تەیە. پس تکراری کردو وتی نەیوەرتەر. نەیوەرتەر یعنی لەمەوبەر، نەیوەرتەر یعنی لەمەوبەر، کاووسە کەیبی. خب تۆ ئەبینین لە ئەبتدای ئاواز و ئێژی پچەی دەرەگوێت بۆکە، ئێژی کەوتکەسە دەورانێ ئەم قسانە قەدەغەنە، کەوتکەسە دەورانێک کە ئەم قسانە باو نییە، یاساخە بیکەی خەریکە ئەچفێنێوە گوێتە، کاووسە کەیبی.
نەیوەرتەر دەوران کاووسە کەیبی ڕیژان کەرەم پەخشاونە حەیبی دەنگە داوای داو حاوتەمە تەیبی. یعنی ئەم قسانە ئیستە یاساخە ئەچفێنێ وەگوێتە، بەڵام هەروە کە ئەو ئەچفێنێ بەگوێتوە لە ڕەوەندە ئاوازەکە ناگەهان تەسویرەکە بەخۆی زاڵەوێ و دەنگ بەرەدرێت، وەکو داستانە سەروانە ناوە براکانە کارامازۆف داسایۆفسکی لە بەرەو خەریک و زندگی خۆی ژیانە خۆی زەمزەمە ئەکرد لە بەوبەختیەکانی لە ئارزووەکانی، ناگەهان ئارزووەکانی سەوار بوو پێی و دەنگی بەرزۆ بوو و ئەو واکۆنشەی کرد کە کردی. پس ئیستە ئەم کە خەریکە نەقڵ ئەم دەورانە ئەکا بۆ ئێمە دەورانێکە کە ئەمانە نەماگن و ئەم جۆرە کەسانە قاچاخن یاساخن جێگەی مەسخەرەن، بۆیە یەواش ئێژێ ئەچفێنێوە گوێتە کاووسە کەیبی نەیوەرتەر دەورانە کاووسە کەیبی ڕیژاونە کەرەم پەخشاونە حەیبی دەنگە داوای داو حاتەمە تەیبی. پس ئیستە خەریکە یەواش یەواش لە دەورانێکە کە ئەمانە قاچاخن یاساخن خەریداریان نییە، کەس حەزیان پێناکە، ئەم خەریکە بۆ تۆ ڕەوایەت ئەکا. خەریکە ڕەوایەت یعنی داستان چیرۆک، ڕەوایەتت بۆ ئەگێڕێتۆ، ناگەهان ڕەوایەت زاڵ ئەوێت بەسەریە و ئیدامەدا. پس من دووبارە تکراری ئەەکەمەوە، لەگرام مهم نییە ئەم شخصیەتە ئوستورەیانە مەوجودن، مهم سەرەوەسە ئینسانە کوردی چۆنی باس ئەکات. باش بەگلەران ڕووسەمە زاڵبی. پس کاووسە کەی بەحس کرد بە عنوانە پادشاهێکی داودگەرە بەخشەندە، حاتەمە تەی باس کرد بە ناوە پیاڵێکی گەردەنکەش کە لاف یا دەنگ داوای مەردانگی و مرەوەتەکە و لەگرا بەحسە ئینسانێکی دلێر و بێباکەکە بە ناوە باشە بەگلەران ڕووسەمە زاڵبی. ساقی چەنیش جام دام نەدەوری، سەر حەڵقەی مەجلس باراومە گەوربی. ساقی زندگیە، ساقی زندگیە وەختی گەرەکیسی جاومە لەززەتە ئەم زندگیە بدات. ساقی چەنێ لەگەڵ جامیا بوو و دانیشت بۆ مەجلسە جام، لە دەوریا حەڵقەیاندا وەلێ کێها هەڵقەیاندا سەر حەڵقەی ئەم مەجلسە ئەم زندگیە لەم دەورانە کەسێک بوو وەکو باراومە گەور.
بارام گەور بوو دەورانەکە دەورانێک بوو کە مەجلس زندگی سەر حەڵقەی مەجلسی وەکو باران بوو دنیا ئارام بوو بۆ سە بەحسەکە پەس زندگی لەگرا سەرمەستی هەز زندگی لەگرا لەزەتی هەز زندگی لەگرا معنای هەز بۆیە لەم دەورانە چ ئەم زندگیە هەر وەختی گەرەکی و دەوردانێت هەر وەختی گەرەکی و ئەم ساقیە ئەممەیە بگێڕێت لە حەڵقەیە ئەم مەجلسە کەسانێک وەکو بارامە گەور لەو دەورانانە دانیشتوون وا خەریکە بەحسەکە دنیا نودمدا گردون شارا لیلی مجنون داشت بارام دلارا دنیا نەو دەمدا و گەردونش ئارام لەیلی مەجنون داشت بارام دڵارام دنیا لەو دەورانە نەو دەمدا و لەو دەورانەدا گەردونی ئارام بوو بۆ چون لەیلی مەجنونی بوو بارام دڵارام بارامیش دڵارامی بوو هەرەو داستانانەی کە گشت کەسێکەی زانێت خب ئەدامە ئەدەین دنیا نەو دەمدا و گەردونش ئارام لەیلی مەجنون داشت بارام دڵارام فەرهاد زاودەی عشق شیرین وێش بی زوڵەیخا و سەودا و یوسف خیش بی لەگرا کولن ڕەوایەت فەرقە کاتەکە ئەوەی کە دیگەران بەناوە داستانە شیرین و فەرهاد نەقڵیەکەن بەناوە داستانە یوسف و زوڵەیخا نەقڵیەکەن چ کتاوە ئەدیانە ئیبراهیمی لە تەورات و ئینجیل و قورئان گرتگە چ نەقڵە مەجالس و مەحافل و داستانهای غنائیەک کە تەوەسۆتە کەسانێک بەناوە شوعەرایەک مەجهول الهویە بەحس کریاگە لەگرا تۆ لەکوێ ئەفەهمی ئەم مەتنە بووی کوردی وا پێوە چون ئەم مەتنەها بە شوێنە سوژەگیە تاکهایەک دەورانێکیان شەکڵداگە تاکە سوارێک کە توانیگە دنیایەک و دەورانێک بخڵقێنێ پس لەگرایژی دنیانە و دەمدا و گەردونش ئارام لەیلی مەجنون داشت بارام دڵارام فەرهاد زاودەی شیرینە وێشبی یعنی ئەو شتەی کە فەرهادی کرد بە فەرهاد لی لەدایک بوو ئەم شوهرەتەی پەیا کرد بوو بەمەی کە بووی سوژەگیە فەرهاد بوو کە لە بەهانەیەک بەناوە عشق شیرینە خوڵقەندی ئەو نگاهە جوان پەرستانە هونەرمەندانە ئەو دیدانە کە ئەمەیدی و بعد هەر ئەو جۆرە کە شیرینی دی گەرەکی بوو جەهانیش لە فۆرمێکی ترا بخڵقێنێ نەقش عشقە خۆی بکا بەسەر بەرد و بەرد متحولکە بەرد لەو شکڵە بەردیە دەری بێرێت بەچی؟ بە سوژەگیە خۆی بە مەواجهەی هونەریە خۆی ئەمە بەچی سوورەتی گرت بە دیدەی فەرهاد پس تۆ لەگراوێنی کل لە داستانە شیرین و فەرهاد ڕەوایەتە کوردیەکەی تەوەسۆت ئینسانێکی کوردی فەرقەکە و زوڵەیخا سەودا و یوسف خیش بی ئەمە مهمە تۆ لە داستانە یوسف و زوڵەیخای کتێوەکانە های بە شوێنە قەهرەمانی یوسفە لە پاکی و جوانی و گەورەیی پەیغەمبەر بەرگوزیدەی خوا بەناوە یوسف قسەکە
بەڵام لەگرا زۆڵەیخا سوژەگی هەست لەگرا زۆڵەیخاس کە خۆی بە گەورە ئەزانێت چ لە جوانیە چ لە مەرتەبەتە ئیجتیماعیە چ لە دەرکە چ لە وجودە ئینسانیە ناگەهان سەودا یەکێک ئەکاوەکو خۆی یعنی کەسێک لە مستەوای خۆی و ئەم سەودا و ئەم خەیاڵە وا لە زەهنە زۆڵەیخا پس ئەمانە کەسانێکن کە دارای سوژەگین کەسانێکن کە نوعێک مواجهەیە ئینسانیەتە کە جیهانە ئەکەن و هەر کامیان مدعیانن دا و کارە دەورانێکن پس لەگرا فەرهاد زاودەی عشق شیرین و وێشبی زۆڵەیخا و سەودا و یوسف خیشبی ئەو یوسفەی کە لیاقەتە ئەمی هەست پس ئەمە زۆڵەیخاس کە مەعنا بە یوسف ئەدا ئەمە زۆڵەیخاس لە جستوجوی یوسفا ئەگەڕێ چون خۆی ئەناسێت چون گەورەیە خۆی ئەزانێت چون زەرافەت و جوانی و عەقڵ و مەقامە ئینسانی خۆی ئەزانێ و بە شوێنە تەکمیلکەرێکی وەکو خۆیە ئەگەڕێ ئەم نەقڵە ئەم حکایەتە کامڵە فەرقەکەتەکە نەقڵ و حکایەتێک کە دیگەرانێکە ئەمە کوردیەکەیسی ئەم شاعرە کێس وا لەکوێ چۆن فکرەکاتەوە مهم نییە مهم سەریەوەسە ئەم شاعرە لە ناخوداگای خۆیە داستانە یوسف و زۆڵەیخا وا ئەوێنێت نە ئەو جۆرەی کە ئەناجیل بەحسی ئەکەن نە ئەو جۆرەی کە ئەدیانە ئیبراهیمی بەحسی ئەکا و ئالەوێت شتێک بەناوە یوسف بەرزۆ ئەکاتەوە مقاومەتی یوسف لە بەرامبەرە وەسوەسە و شەهوەتە زۆڵەیخا لەگرا زۆڵەیخا شەهوەتی نییە زۆڵەیخا بە شوێنە هاوشانە ئەگەڕێ هاوشانێک ئەتاشێ بۆ خۆی ئەگەڕێ وەکو سەیاد ئەگەڕێ بە شوێنە چی بە شوێن شکارە خۆیە چون مرتبەتێک لە خۆیە ئەوێنێ سوژەگیەک لە خۆیە ئەوێنێت گردون شارا لیلی مجنون داشت بارام دلارا فرازاده عشق شیرین ویش بی زلیخا سودا یوسف خیش بی دم داوان دەنگە داوای داو ئەو چاوخانە دەور ستێزەی فەڵەک یەک یەک برد وەجۆ دووبارە تکراری کردو لە دەورانهایەک کە پادشای بەخشەندەی تیا بوو پیاگ بامرەوەتە مدعی تیا بوو وەکو حاتەمەتەی گەورەیەک وەکو فەرهادی تیا بوو هونەرمەندێک کە ماواجهەی هونەرمەندانە عاشقانەتەکردن جەهاناکە لە دەربیجەی عشق و هونەر ئەخولقێنێت زۆڵەیخایەک مێینەیەک ئەوێنیت کە ها بە شوێنە هاوشانە خۆیان چون خۆی بەرزەوێنێت ئەمە دەورانێکە کە تۆ بە تەرتیب ڕۆسەمێک ئەوێنیت لە دڵاوەریە لە چم شێرکێشیە پس تۆ ئەم دەورانانە هەر کامیان لەم سفاتەیانەتیا بوو کە متەبەلور بوو لە شەخصیەتێکی ئوستورەیی ناگەهان چه اتفاقێکە کەفێ دەنگە داوای داو ئەو چاخاونە دەور ستێزەی فەڵەک یەک یەک بردووەجۆ من نازانم ئەو چاخان یعنی چی بەڵام لە خودە بەیتەکە ئەم معنە ئەگەیەنیت ئەم مدعیانە دەنگە ئەم مدعیانە ئەم نامدارانە دەورانە ستێزەی فەڵەک
گردنکەشی فەڵەک و دژمنایەتی فەڵەک و زندگی بە جۆریان ئەوە لە بینیانەوە. ئەمانە لە بین ئەچن، ئەمانە کە لە بین ئەچن چه اتفاقێکەکە فێ ئەم سەفاتە و ئەم داستانانە و ئەم شتانە فەڵک لە بینیەوە، ستێزەی فەڵک لە بینیەوە چه دەورانی دروستەکە بەحسەکە ئیسەم دەورانەجی ستێزەی فەلەک یەکێک بردووە جوڵاوێ یاوێ ئیسە کەفتەنیم نەی ڕووزگاورە نەی فتنە و ئاوشوب محنەت گوزاورە نەی جەورە عەزیم سەردی زەمانە. ئیسە کەوتکینە ئەم دەورانە کەوا لە ناوە سەردیە زەمانە گەرمی زەمانەی تیانە فتنە و ئاوشوبە فرەی واتیە. سەردی زەمانە بابوو نەفەرزەند کردن بیگانە. فەرزەند نە بابوو نەکردن بیگانە، بابوو نەفەرزەند کردن بیگانە. باوک لە فەرزەندە خۆی بێگانە بووگە، باوک ڕۆڵەکەی خۆی چمانێ بێگانەز، چمانێ لە پشتە ئەو دانەکەوتگە، چمانێ ئەو تەربیەتی نەکردگە. ئەمە ئینقتاعە تاریخێکە، ئەمە ئینقتاعێکە کە نەسڵێک ئەوڕێت لە ڕابردووی خۆی، نەسڵێک ئیتر باوکە خۆی نایناسێتەوە. ئەمە کوڕە منە، ئەمە مناڵە منە، ئەمە ڕۆڵەی منە، چون حەجێکی وەکوەو نییە. چۆن بۆ ئەم اتفاقە کەفتگە ئەم سەردیە زەمانە چه شەکڵیە؟ چون داستانەکە نەمابن. باوک زەمانێک کاووسە کەی و فەرهاد و حاتەمە تەی و تەمام ئەم کەسانە هەر کامیان چیرۆک و داستانیان خوویەکی لە ئەم بەجێهێشت، ئوسوولێکی بۆ ئەم بەجێهێشت و ئەم لەسەرت ئوسوولێک ئەم دنیای ئەدی و ئەم دنیای ئەڕانی. بەڵام ئیستە بابوو نەفەرزەند کردن بێگانە، باوک لە فەرزەندە خۆی بێگانە بووکە. ئینقتاعێکی تاریخی سوورە دەگرێ. فەرزەند بێچیرۆکە، فەرزەند ڕۆڵە بێ داستانە، داستانێکی نییە، تەجەسومێکی لە هیچ کام لەمانە نییە. نوێسی خۆ ئیستا ئەدامە ئەدا نەچاو فەرهاد نە دەنگە هاتەم نە لەقا یوسف نە مور خاتەم. نەچاوە فەرهاد نە دەنگە هاتەم نە لەقای یوسف نە مور خاتەم. نەو چاوەی جەهەنبینە فەرهادە، نە ئەو دەنگە دلێرە ئاوازە مەردانەگی و جوامێری و مرەوەتە حاتەمە، نە ئەو وەسوەسەیە لەقایە بە یوسفە هاوشانە نە مورە خاتەم.
شارم لیلی مجنون داشت بارم دلارم دنیا نودم ناگردون شارم لیلی مجنون داشت بارم دلارم فرهاد زاده عشق شیرین ویش بی زلیخا سودای یوسف خویش بی فرهاد زاده عشق شیرین ویش بی زلیخا سودای یوسف خویش بی دنیا نودم دام گردون شارم لیلی مجنون داشت بارم دلم را فرهاد زاده عشق شیرین ویش بی زلیخا سودای یوسف خویش بی یاری یاری کفتنیم نی روزگاره نی فتنه و شومینت گذاره ناسای موسا نگی سوی رسول نه یا اوی مجنون نه اوی بلول نه چاو فرهاد نه دنگ حاتم نه لقا یوسف نه مور خاتم. خب پس ئێمە لەگرا دیمان کە مقایسەیەکی لە دەورانێک کرد کە ئەم دەورانانە هەرکام بە چیرۆکێک و بە چیرۆکهایەک ئەگەڕیان و هەر دەورانێک داواکاران دەورە خۆی بوو. بۆیە ئینسانەکان بەم زەخیرەیە تاریخیە جەهەنبینی و لە ئوسوولێ کە بۆیان جێئەما هەر کامیان گۆرانیە خۆیانە کرد، گۆی خۆیان ئەڕانی، هەر کامیان زندگیان ئەڕانی، مەرکەب نەمەیداون گەردوونیان ئەڕانی. بەڵام دەورانێک پێشات، دەورانێک دەورانە بێ چیرۆکی خوڵقیە، دەورانە بێ داستانی، دەورانێک کە ئیتر سفەت نەما. بۆیە من دیبەیتە ئیبنە سفەتم کرد، دەورانێک کە ئیتر سفەت نەما. تەمام ئەوانەی کە مدعیە زوانە کوردی بازی و فاسۆن بازین ئەوێنی توهین لە فرەیەک لە مەفاهیمێ کە دەوران سازە. مثالتان بۆ لێ بەم، مەسەڵەن لە لای ئێوە باو بوو خەڵکی ئەیوت فڵانە کەس لادارە. لادار بوون یعنی تۆ مەوایەکت بوایە کە مردم لای بدایە لە لاد، ئەماڵت بەهاتایە، ئەسرە سفرەت بەهاتایە، میوەهاندار وایتە. نفرینە کاورایانە کرد ئەیان و لا بڕیاگ یا لا بڕیاگە تەرەف، یعنی ئینسانە سووکێکە، ئینسانە بێ مستەوایەکە، ئینسانە بێنانێکە، ئینسانێکە وەختی ئەیان و کابرا بێ هەمە چیزە، کابرا سەخیفە، یعنی لەم سەفاتە توهی بوو. و ئەمە لە ناو زوانە مستەتەر مردم بەکاری ئەورد و هەر کام لەمانە وەسڵ بوو بە چیرۆکێ و بە داستانێک کە لە سوژەگیە توا بوو لەم فرسەتە زندگیە و لەم فرسەتە کە تۆ لە کوردبوونا تەیت ئەکرد و زندگی دەکرد. ئەمە یەک دەورانێ دروست بوو، ئەم دەورانە ئیتر چیرۆک نەما، ئەم دەورانە ئیتر داستان نەما. بۆ خاتری ئەوەی ئەمە بکەین و بێژین ئەم دەورانە کامە دەورانە بەرەبەرە واردە زندگیە ئیجتیماعیە ئیمڕۆژە ئێوە ئەوین کە ئەزانین ئێمە زەمانێک حەچی داستانمان بیست ئەو جۆرە تعریفمان کردو کە تەکە ناخە ئێمە خۆش ئەهات، تەکە ئەوەی کە ئێمە مەرکەب لە مەیداونە گەردوون بڕاونین، یعنی مەرکەب یعنی ئەو چوارپێ کە سواریە بیت کە گەردوونی پێ بڕانی. ئێمە دائیمەن بە زندگیکردن و بە ژیانکردن ڕاندنمان وتگە، ڕاندن لە سوژەگی دێت
تۆ سوارکاری، تۆ سوار بەرەم جەهانیتە، ئەم جەهانە مەرکەبە لە ژێرە پێی توە و تۆ تەی ئەەکەی. بەڵام گەینە دەورانێەوە هەرچی شتە ژەڵەژیا، گەینە دەورانێەوە بابوو لە فەرزەند بێگانە بوو، باوک لە فەرزەندە خۆی بێگانە بوو، ئیتر مناڵە خۆی نەناسیوە. ئەمە ئینقتاعە تاریخیەکە کە تۆ لە مەتن خۆت، لە وجودە خۆت و لە جەهانە خۆت ئایکەی لە چی؟ لە بێسەفەتیە، لە بێ چیرۆکیە و لە نەبوونە ڕەوایەتە بۆ خۆتە. ئەمڕۆ ئێمە محاسرە کریاگین بە نەزمێکی جەهانی کە ئینسانە کوردی و سەرزەمینە کوردەوار بەرەو ئینقیادێکی مەطلق بە هەموو دەسێک ئەوە بزانن کۆرپۆریشنە داگیرکەرەکانە سەرزەمینە کوردەوار چه تورکی، چه ئێرانی، چه سووری و چه عێراقی، بێجگەلەوەی کە دام و دەستگاوی ئەمنی و ئیستیخباراتیان هەست، بێجگەلەوەی کە پۆلیس و شۆرتە و نیروی ئینتزامی و جەندەرمەیان هەست، بەڵام بودجەیەکی فرە لە پوڵێک لە مردمی ڕائەماڵن سەرفی تەبلیغات، ڕێکلام، دعایە ئەکەن و مؤسسات جۆرا و جۆریان بۆ ئەمە دروست کردەگە. بۆ ئەم کارە ئەکەن بۆ خاتی ئەوەی کە خەیلە عەزیم ئینسانە کوردی ذهنیەتی بژڵەژێنن. تۆ بە ذهنیەت و دەستکاریەکری بە نەبوون چیرۆک و بە نەبوون ڕەوایەت و بەدانە بەرداشتە سەتحی لە چیرۆک و لە ڕەوایات، بەدانە خەبەر. ئەمڕۆ مردم گشتی بگەسوە خەبەر باز، ئینسانە خەبەر باز، خەبەر کاربوردێکی لەحزەیی هەزوەک و لێوانە یەکبار مەسرەف. دائیمەن تۆ ئەواتە ناوە ئسترێس و درۆ و ئستراب، و تۆ بە داستانێک بە چیرۆکێک کە نەقلی بکەیت و دائمی وێت و هەمیشە لە زەهن تا بمێنێت و ئەو جۆرەی کە حەزی پێەکەی بیخونجنی بۆ خۆت مەوجود نییە. ئەم دەورانە بووگە بە دەورانە بێ چیرۆکی، بووگە بە دەورانە بێ سەفەتی و سەمەرەکەی ئەبێ بەمەی کە من ئێستادانەدانە بەحسی یەکەم و مەترەح یەکەم و سعی یەکەم لە ژیان ڕۆژانەی ئێوە و لە اتفاقاتێکە لە زندگی ئێوە ئەکەوێت مەوردە بەڕەسی قرار بگرێ. ئێمە بارهای بار لە چیرۆک و داستان و ڕۆمان و فیلم و ئەمانە کەڵکمان گرتگە لەبەر خاتری ئەوەی کە ئەم چیرۆکانە لە زەهنە ئێوە منزورێ بەجێ بێڵێ، تەئسیرێ بەجێ بێڵێ، سەفەتێکتان تیا دروستکە، حرەکەتێکتان تیا بکە، بەشک و ئێوە و ئێمەمانان لەم دەورانە بێداستان و بێڕەوایەت نەوین. بۆیە ئێمە تەفسیرە خۆمانمان کرد لە ڕۆمانەکانە داسایۆفسکی، تەفسیرە خۆمانمان کرد لە ڕۆمانە مارسێل پرۆست، تەفسیرە خۆمانمان کرد لە فڵانە فیلم و لە بیسانە فیلمە. بۆ کوێ؟ تا بەرەبەرە ئێوە بگەێنین بەم جێگە کە نگاهە ئێمە حتا لە دەورانە خۆیە نسبەت بە شخصیەتەکان و ئوستورەکان و میتۆسەکان فەرقی کردەتەکە دیگەلانە. لە داستانی یوسف و زۆڵەیخا ئێمە ئەومانە تەعقیب کردگە کە خواردگێسی بە جەهانە کوردی، نە ئەو شتەی کە قەومی یەهود ئەیوات و نەقلیەکە. ئەو داستانی یوسف و زۆڵەیخا جۆرێکی تر بۆ خۆی نەقلیەکە، یا داستانهایەکی تر کە خروجیەکەی ئەوێت بە عەزەمەت تەڵەبی ئەمانە، مانەوەی ئەمانە و مەسائلێک کە ئەیخولقێنن. سپیلبرگ فیلمێکی دروست کرد بە ناوە مونیخ ساڵە 2005. 1972 گەر اشتباه نەکەم لە ئۆلەمپیکە مونیخە جەماعەتی فلستینی لە نیروەکانە سەر بە فەتح چوون و وەرزشکارانە ئیسرائیلیان بە گرەوگان گرت لە دەهکدەی ئۆلەمپیکە و داوایان کرد لە بەرامبەرە ئازادیە گرەوگانە ئیسرائیلیەکان 200
عرب سەر بە سازمانە فتح لەلایەن دەوڵەتە ئیسرائیل و ئازاد بکرین. نخست وەزیرە دەورانە ئەو وەختێ ئیسرائیل نەچوە ژێرە بارە ئەم معامڵە و ئەم معامڵەیە نەکرد. وەوێسیا تا گرۆگانگیرەکان ئەوانەی کە گرتبوونیان بە بارمتە بیان کوژن و ئەوانیشدایان لە دانە بەدانەی فلستینیەکان کوشتنیان. نخست وەزیری ئیسرائیل زاتینەوە بچێتە ناوە مەردە. سپیلبەرگ ئەمەی کردگە بە فیلمێک کە اتفاقاً یەهودیەکان حەز بەم فیلمە ناکەن. من گەرەکمە ئیستا ئەو جۆرەی کە من ئەو فیلمەم گەرەکە تعبیری بکەم بۆ ئێوە. داستانە فیلمە مەسەکە خانەمە نخست وەزیرێ کە نەچوو معامڵە بکاتەکە فلستینیەکان ئیگنۆر کریاون. فلستینیەکان جەهان چاوی بەسەریانەوە بەستوو. دەورانە دەهەیە 70 و دەهەیە 60 بوو. ڕادیکالیزمێکی چەپە ئینقلابیە کۆمۆنیستی بە جەهان حاکم بوو. شەوروی و ئیتحادە جەماهیرە شەوروی سەردەمداریە ئەمەی ئەکرد لە شەڕە ساردا و گویا دوو جەهانە کەپیتالیزم و سەرمایەداری و کۆمۆنیزم تەکە یەکتریا لە نێوانە شەڕە ساردان و تەمامە جریانات اعتراضی و ئینقلابی بەش ئەکریا لە گیرفانە اتحادە جەماهیرە شەوروی یا یەکێتیە سۆڤیەتە و لە بەرامبەریشە تەبیعەتەن جەهانە سەرمایەداری لیبرالیزم و ئەمریکا و کشوەرە غەربیەکان وێسیا بوون و ئیسرائیل لە قوتبە ئەوانە بوو ظاهرەن. و لەم وەسەتە ئەم دوو جەهانە تەکمیلکەرە یەکتری بوون لە حەپەلوشکردن و لە بەئینقیاد کێشانە ئەم کورەیە زەمینە کە من بەحسم کردگە پێشووتر. و ئەم مردمە بازی دریان، چارەنووسیان، هەڵسوکەوتیان، نگاهیان بازی دریان. بەرسوورەت نخست وەزیر ئیسرائیل ناچێتە ژێرەبارە ئەم معامڵە و لە ژێر و تەکە سازمانە موساتە تەرحێک ئەڕژێنن کە سەرانە سازمانە فتح لە ئەوروپا بکوژن. بۆ ئەمە مەئمورێک انتخابەکەن و بە مەئمورەکە ئێژن تۆ لە ئەستەختامە ڕەسمی موسات تێتە دەرەوە، هیچ کەسێ نێ لە پشتە، دەوڵەت نێ لە پشتە، بە سوورەتە زاهری ئیسرائیل نێ لە پشتە و تۆ هیچ پەیوەندی ناکەی و وانشان نادێت کە تەکە ئیسرائیل ئارتباتت هەست، بەڵام مەئموریەتت ئەوەسە بچیتە ئوروپا و دانە بەدانە 11 ناوی پێدەن کە ئەم 11 ناوە تێرۆرکەی و بیان کوژی. دەگا اتفاقێکە کەفێ بزانن ئەم مەئمورە ئیسرائیلیە کە قبلن لە ناوە موساتا بوودە، ئەگەر اشتبانەکەم ئایرۆی ناوە، ئەگەر اشتبانەکەم کە سەرزەمینە ئیسرائیلی خۆشگەرەکە و نگاهی بە عەرەبەکان نگاهێکی توندڕەوانەس و پێیان مشتێ وەحشی و ئینسان کوژ و نادروسن، یەک ئیتفاقی وەکەفێ جاران هەر کەسێکی کە ئەکوشت لە ژێرە فەرمانە دەوڵەتە ئیسرائیل و بە پشتگەرمی دەوڵەتە ئیسرائیل ئەکوشت. وەلێسە دەوڵەتە ئیسرائیل بە سوورەتە ڕەسمی شانی لە ژێر خاڵیەکە، بەڵام لە ژێر و هانی ئەداوەوا لە پشتیە کە بچێ ئەم 11 نەفەرە بکوژێ. بۆ ئەوەڵین بار ئیتفاقێکەکەوێ بۆم کەسە، ئەم کەسە خۆیەسی و خۆی و ئەگەر بکەوێتە داو هیچ کەسێ ئۆنەر، بەڵێ ئۆنەر، هیچ کەسێ نجاتی ناداوە، گشت کەسێ کتمانی ئەکەن. پس لەگرا ئۆنەر خۆی تەنیاسیتر، هیچ دەوڵەتێ نییە خۆی پێوە بوەسێ، هیچ دەوڵەتێ نییە خۆی پێوە هەڵ بکێشێ و خۆی ئێشێ بە تەنهایی بچێ و ئەم کارانە بکە. چون مەسیرەکە سوورەتە ئەمەلیاتە ڕەسمیە دەوڵەتی نییە و ئەم دەوڵەتە لە سوورەتە جەهانی و مەسئولیەتە ئەمە قبول ناکات کە وەکو ئەمەلیاتە ئادۆلف ئایشمێنێ کە چون لە ئارژانتین بیڕفێن و بیدزن نییە کە بێت و جێگەی افتخارە قەومی یەهود، بەڵکو تەرۆرە ژێرە بە ژێرەست و بنەوەیەک یەک نۆ ئینزجارە عمومی جەهانی شیوا لە پشتە، ئەمە ئەخەنە سەرشانە ئۆنەر.
لەگرا اتفاقی بۆ نۆرە کەفێ بەرەبەرە لە ڕەوایەتە فیلمە اتفاقێکی بۆ کەفێ چون ئەم ئاغا بەرەدرێت ئەوێت و تاکێکە کە فرسەت پەیاەکە خۆی بەراوردە کارەکانە خۆی وە دەوڵەتە ئیسرائیل بکە. بزان ئەمانە عەرەبەکان بە ئینسان کوژ ئینسان ستیز نیشانەداوە خودە سپیلبەرگ لەناوەم فیلمە میزانە تەوەجوهە ئەم ئۆنەرە بە خانەوادەی بە ژنە دووگیانی نیشان ئەدا بە یەک یەهودیە متعەسبە یەهودیە پاک دامەنێک وەکو ئۆنەر نیشانەدا کە بە پرینسیبەکانی احترام دانێ بەڵام لە کناریە شخصیت هایەک لە سەرانە فەتحیش نیشانەدات کە ئەوانیش خانەوادەی خۆیانیان خۆشگەرەک ئەوانیش احترام بۆشن و کەنیشکە خۆیان قائلن. لە گفتوگۆیەکی نێوانە عەلی و ئۆنەرە کە فلستینیەکی فەتحە و ئۆنەریش مەئمور ئیسرائیلیە و ئەمانە ماهیەتە ئۆنەر ناناسن گفتوگویەک دەست پێیەکە ئەو ئێژێت فلستین هیچ وەخت دەوڵەت نەوگە و ئەمە خەو خیاڵە ئەلیژ ئێژێ ئێمە هەر دروستی ئەەکەین یەهودیەکان چەنێ وێسیان تا ئیسرائیل دروستکەن و کردیان ئێمەش هەرەو کارە ئەەکەین هیچ شتێک وەکو ماڵ نییە وەکو بوونە ماڵ نییە تۆ نازانی بێ ماڵیانی چی. چون مەسیرێک کە ئەم فیلمە تەیەکە و ئەم داستانە تەیەکە من وتم مهمترین مەسئلەی ئەمەسە کە ئەم ئینسانە ئاغای ئۆنەر بەرئەدرێ وەختی بەرئەدرێت و مەسئولیەتە ئەخلاقی بەرەبەرە ئەگرێت یعنی وەکو تاکێک وەکو ئینسانێکی بەردریاک فرسەت ئەکا بڕواتە ناوە ناخە خۆی ئەفەهمێت بە میزانە جنایەت و چەپەڵیە کە خۆیان خەریکن ئەیکەن و بۆیەتە کە دەوڵەتە ئیسرائیلە زاویەگری شەشیان تەرۆر ئەکا و ما بەقی تەرۆرەکانی دامەنادا هەروە کە بەرەبەرە ئەوانەی کەوانە تیمەکەیە و 4 نەفەرن جێ دێڵن چون ئەوانیش دەقیقەن هەمان اتفاقیان بۆ کەفێ پەی ئەوەن کە کارێکی کەم قیزەونانەس جنایەت کارانەس پەی ئەوەن کە حقیقەت مطلق نیەن پەی ئەوەن کە خارج لە تەبلیغات و دام و دەستگاهی ڕسمی و شێوەیەکی ڕسمی ئەم کارەکە ئەمانەیکەن قێزەونە و چون ئەمانە فرسەت پەیا ئەکەن خۆیان ون پەی بە قێزەوە نییە کارە خۆیان ئەوەن. ئێمەمانان مەجالمان پێ نادەن فکرۆ بکەینەوە مەجالمان پێ نادەن خەڵوەتمان بوێت. ئەو فلستینیانە وەختی تەواو جیهان ئیگنۆری کردوون وڵاتانە عەرەبی مەعامەڵەیان ئەکردن وەختێ لە ناو شاشەی تەلەڤیزیۆنەکانە جیهان سەرمایەداریە بە فلستینیەکانیان ئەوتن تێرۆریستە عەرەب تۆ ئەوێنی بەرەبەرە ماجەرای فلستین و ئیسرائیل لە داستان و تەقابڵە مسلمان و یەهودیە ئەوێتۆ عەرەب و یەهودی و ئیسرائیلی و یەواش لە دەهەی 1980 ئەوێت بە ماجەرای فلستین و ئیسرائیل و ئەعرابی لێ تێر نەدەرەوە بەرەبەرە بە گۆڕینی وشەکان سەرزەمینە فلستین و ئینسانە فلستینی ئەتوێنەوە بە هاوکاریەکی جەهانی. پس ئەمڕۆ کێشەیە ئیسلام و یەهودیەت بوو بە ئەعراب و ئیسرائیل ئەعراب و ئیسرائیل بوو بە فلستین و ئیسرائیل. دەوڵەتە ئیسرائیل بە هیچ شێوەیەک هیچ سازمانێکی فلستینی بە ڕەسمیەت نەناسیتەکیانە قسە بکە. بۆیە تەکە وڵاتانە عەرەبیە دەوروبەرەم کارەیە کرد. تەسویرێکی خەشنی دواکەوتجی ئەحمەقانەیان لە
شتێک بەناو تروریزم و لە فلستینی لە میدیاکانت جەهانا مخابرە کرد کە ئەمانە لە زەهنە ئێمەمانان بەجێمە و متعسفانە ئێمە تەوانە تەشخیصمان نەما. وەلێ ئەگەر مەجالیان پێمان بدایە وەکو ئاغایە ئۆنەر بڕۆینە ناوە خۆمان ئەمان فەهمی وەختێک کەسێک وەکو عەلی هەڵەگەڕێتەوە ئێژێ دەرد بێ ماڵی دەردێکی گەورە هەست لە جواوە ئەوەی کە ئەو پێژێەوە عەرەبن و سەرزەمینهایەکی فرەتەنوا لە بەردەسام تۆ ئەفەهمی کە دەرد بێ ماڵی دەردێکی گەورە هەست. ئەما ئێمە بوو پەی بەم دەردارە ناوەین بوو نایان فەهمین دەلیلی ئەوەسە ئێمە لەسرە هیچ کام لەم شتانەی کە ژیانە ئەمڕۆی ئێمە دروستەکە فکر ناکەین. مەسەلەن ئێوە لە خۆتان سوالکەن بۆچی ئەم مردمی ئێمە قسەیەکی تەکی قسەی بەعدیا تەناقوزی هەست؟ بۆچی ئەم ئینسانە وەختێ قسە ئەکا و من پێشم کاکە تۆ دەسی ڕاستە بە دەسی چەپە ئێژێ فڵانکار مەکەم، کاکە تۆ ناتوانی 2 دقیقە قسە بکەی 10 تەناقوزیتیانەوێ بۆ واسە بۆ منێژم کاکە تۆ خوات نییە، تۆ خوات نییە، تۆ کاک عەلی نییە، تۆ ڕووداوتیوی، تۆ KNNی، تۆ شەبەکەی سیف سدا و سیمای، تۆ GMTV، تۆ مەنۆتۆی، تۆ تەڕەتەی تورکیت، تۆ کاک عەلی نییە، تۆ ئەو شتێک کە ئستفراغ کریا گەسە ناوی زەهنت ڕشیاگن و ناوی زەهن و دەمت خەریکیەوە تکرارەکەی تۆ. بۆ کاورا قسم و تەناقز قساکە بۆ خاترێەوەی کاورا ئوسولی نییە. لەذا یەک سری قسە ئەشنەوێت و ئەزانێت ئەم قسانە حەکیمانن، گشتیان ئێژێت، گشتیان تکرارەکاتەوە، گشتی ئەم قسانە ئەزانێ. مەسەڵەن ئیمڕۆ گشتی ئێژێ گەرەکمە پێشکەوتوو بم، پێشکەوم، حەجکە نازانێ پێشکەوم یعنی چی. تەوەجۆ ئەەکەی هەنێ ڕەفتاریش ئەکاوە هەنێ قسە ئەکا کە تەکە پێشکەوتنە معنایەکی نییە، حەجکە تعریفی ناکاتەوە پێشکەوتن یعنی چی. بەڵام بڕۆ لە شوانی بپرسە لە لادەیەکی دواکەوتگە تا کەسێک لە تاران و لە ئەنکارا دانیشتوێت و لە بەغا لێ پرسە گشتی گەرەکێسی پێشکەوێ پیشڕەفتکە، بەڵام نازانێ پیشڕەفتکات یعنی چی. بۆ ئەم ئینسانە متەناقز قسەکە؟ بۆ چون ئەم ئینسانە ئوسولی نییە. ئەگەر ئوسولی بێ متەناقز قسە ناکە. تماشاکە مثالێک بام ئێژێ تا کاورا قسە نەکا عەیب و هونەری دەرناکەوی. لێولەوە ئێژێ پیاگ ئەو پیاگەسە کە قسە نەکات و خۆی ماقوڵ کات وەکو جەواهر. دەی ئەویان ئێژێ ئەگەر قسە نەکا عەیب و هونەری دەرناکەوێشێ قسە بکە. ئەمان ئێژێ پیاگە و پیاگەسە فرە قسە نەکا. هەرتکیشیان لە نەزەرە ئێمە جوملەیەکی حەکیمانەن و قسەی قەشەنگێکە و ئێمە ئەم دووە ئەزانین، وەلی ئەم دووە تەک یەکتریان متەناقزە. کاورا قسە ئەکا هەرتکیان ئێژی. بۆ ئەم قسانەکە چون ئوسولەن کاورا ئوسولی نییە، پرینسیپی نییە. کابرا هیچ تعریفێکی لە خۆی نەکردە دەسەوە نێسی. وەختی هیچ تعریفێکی لە خۆی نەکردگەسەوە هەرچیەکی شنەفتگە هەڵی ڕژێنێ. تەوەجۆکەی لە حوزەی سیاسیە، لە حوزەی ئیجتیماعیە، لە حوزەی ژیان ڕۆژمەڕەی خۆیە، تەمامە قسەهایە کە ئێکا پڕە لە تەناقوز. ئەمە نیشانەدام ئینسانە خۆی نییە. ئەم ئینسانە کە ناوی عەلیەتەکی ئەحما فەرق ناکا، ناوی چنوورە تەکە زەڵێخا فەرق ناکا، یەکێکن، قسەکانیان یەکێکە، هەرتکیان بێ ئوسولن، هەرتکیان بێ پرینسیپن، هیچ ئەسڵ و ئوسولێکیان نییە، هیچ بنەمایەکیان نییە، هیچ شتێ نازانن. مەسەڵەن لە پڕێکا خەڵکی ئێمە گشتی بووە ئەتەیست، ئەم نەسڵی ئێمە بووە ئەتەیست. بەڵام وەختی ڕەفتارەکانی کاملەن دینیە، ڕەفتارەکانی گشتی مەزهەبیە، گشتی دینیە. دەی ئەم تۆ چۆن لە پڕێکا بوویتە ئەتەیست، چۆن ڕەفتارەکانە دینین؟ ئیستە ئێمە ئەمانە سایەکەین بە مثالهایەک بۆ ئێوە بکەین و تا بفەهمین وەختی ئێمە بێسفەت ئەوین، وەختی ئێمە ناتوانین گزارش لە خۆمان بین، وەختی ئێمە ئوسولێکمان نییە، وەختی ئێمە ئیتر چیرۆکمان بۆ نەماگەسەوە چه اتفاقی لە ئێمە ئەکەوێ کە ئێمە نافەهمین
وأما حاڵ ڕۆژمانە و دنیای ئمڕۆ ئێمە خەریکە بەرەو ئەم نابودیە ئەوات ئێمە تعریفێکمان لە ئینسان بوون خۆمان نییە ئێمە خۆمان وەکو ئینسان ناناسین ئێمە تەکە سوویی تاریکی خۆمانە ڕوبەڕوونە و جین ئێمە نازانین چین بۆیە من ئێژم فڵانە ڕۆمان بخوێن و بەڵام خۆ فڵانە ڕۆمان هەر کەسی بخوێنێت و لیتی ناگا بۆ چون زەهنی ژەڵەژیاگە چون خۆیشی نازانێت چی گەرەکە خۆیشی نازانێ هاوە شوێنی چیوە حەچیە ئەشنەفێت تفیەکاتەوە و ئەزانێ هەر کتێوێ بخوێنێ حەقیقەتی مطلقەوە تکراریەکاتەوە یانم های منم کتێوە خوێندەگە بۆ نە کوڕەکانمان کوڕماگەن نە کەنیشکەکانمان کەنیشکماگەن تۆ لەکوێ ئەفەهمی ئەمە اتفاقە کەفتگە چۆن ئەفەهمی بزانن با من بێم لەسەر کەلەمەیەک بەناوە مۆدستی یا تەرجمەوێت و لای خۆمان بەناوە عفەت قسە بکەم عفەت هەروە کە وێنن مەفهومێکە کارکردێکی فرەی هەست لە کۆمەڵگای ئێمە عفەت یعنی بربەخۆگرتن لە معنای لغەتیە لە معنای ئەخلاقیشە یعنی ئینسانێک کە ئەتوانێت بەر بە نەفسانیات خۆی بگرێ بەر بە خاحش و تەمەنای شەهەواتی بگرێ ئەو ئینسانەوێتە عەفیف تۆ عفەتە کەلامت هەست تۆ عفەتە عمومیت هەست عفەت لەو سفاتە بوو کە ئێمە بوومان بەڵام ئێمە نەمانە فەهمی مەسەڵەن وەختێک کەسێ تێت ئێژێت کە لەبەرکردنە حجابە ئیسلامی سرفەن بە معنای عفەت نییە و تۆ ژنێک کە ڕووسەری ناکاتە سەری ناوێ بێ عفەتی بزانیت لەم مەبناوەتێ لەم نیگاهەوە تێت کە من بۆتانی باس بکەم بزانن من دەهەی 1990 چوومە سلێمانی و هەولێر خۆیان ئەیانوت سفور ژنانێک کە حجاب ناکەنە سەریان تەنورایان لە پیا بوو سەریان بەرەڵا بوو دامەنیان بوو بەڵام ئەم ژنانە ئەلەڕەخمەوەی کە تۆ ئەدی کە بڕێجێگەیان نەپۆشیاگە قژیان واوە دەرۆ قاچیان واوە دەرۆ بەڵام ئەمەدا لەبەر بێعفەتی ئەمانە نەبوو ئەمانە لە هەرچی حەوزا هەز عفەتیان بوو یعنی بەریان بەخۆیان نەگرت اتفاقی کە ئەمڕۆ کەوتگە ئەمە نییە خەڵکی خۆی ڕووتەکاتۆ ئەمە نییە کەنیشک خۆی داناپۆژێ ئەمە نییە کەنیشک مین و ژوب لە پێیەکە تەنورەی کورت لە پێیەکە ئەمە نییە درزی مەمکی واوە دەرۆ ئەوە بێعفەتی نییە ئەزانی بێعفەتی چییە بێعفەتی ئەوەسە وا تو هیچ کوێ بەر بەخۆت ناگری مەجاری دزی دوێ دزیەکەی تۆجۆکەی مەجاری خۆفرۆشی بێ خۆفرۆشیەکەی هەرچیە قیمەت بکاتۆیەکەی کڵاوبەرداریەکەی درۆزنیەکەی جاسوسیەکەی قاچاقچێتی و مەواد فرۆشیەکەی بێعفەتی مشکل بێعفەتیە لە جامعە دەنا مشکڵە من تۆ تەنورە لە پێیەکەی یانایکەی ژنێک کەس خۆی فرەفرەتدا ئاپۆشێنی وەرێ وەکو تۆ بێعفەتە قژنیەوە دەرۆ لێ بێعفەتە یعنی بەر بەخۆی ناتوانێت بگرێت خۆی نەفرۆشێت بەر بەخۆی ناتوانێت بگرێت کەنیز و نۆکەر نەوێت ناتوانێت لەو جێگانەی کە بەرژەوەندیەکانی هەست مشتە خۆی بقوچێ پس لەگرا تۆ وەختی ئەگەیتە سەر مەقولەی حجاب بێ ئەخلاقی ئەوە نییە کاورا حجابی هەزیانیسی بێ ئەخلاقی ئەوەسە تۆ بێ عفەتی دەنا ژن ئەتوانێت لەباسە مەلەکردنی لە بەراوێ سووتیەن و مایۆیەکی مەلەکردنی لە پیاوێت ژنیش ئەتوانێ وەکو ئەم مایۆ ئیسلامیانە سەرتاپا کردوێتی بەرەو بەڵام هەرتکیان عفەتیان بوێت مەسەلە لەگرا عفەتە
جامعەی ئمڕۆ کۆمەڵگای ئمڕۆی ئێمە چی تیا نەماگە؟ ئفەتی تیا نەماگە. ئەوە مهمە. تۆ ناتوانی لە حشوێ بەربەخۆت بگری، بۆ سکە ناتوانی بەربەخۆت بگری، بۆ گیرفانە ناتوانی بەربەخۆت بگری، بۆ ناوگەڵە ناتوانی بەربەخۆت بگری، بۆ ترسەکانە ناتوانی بەربەخۆت بگری. حملە ئەکەنەوە مەردانەگیت بەسەر ترسەکان تۆ زاڵ ناوی بێعفەتی. ئەوەی جامعەی ئێمە ئیمڕۆ ڕەنجی لێ ئەوە بێعفەتیە. بەڵام چۆن ئەمیانە لە تۆ سەنگەسۆ؟ ئێژەن ئەو بەڕاستی حجاب کەسیفە و دین کەسیفە و لەگرا بەحس نە بەحسە حجابە نە بەحسە دینە، لەگرا بەحسە ئفەتە سەڵامەتە جامعەس. وەختێک کە تۆ ئەتوانی ماڵە یەکێ بدزی وە نەیدزی، وەختێ تۆ ئەتوانی گیانی یەکێک لێی بسێنی وە لێی نەسێنی، وەختێ تۆ ئەتوانی فرە کارێ بکەی وە نەیکەی، تۆ ئەتوانیت لە شەخۆت بنیتە اختیارە 100 نەفەر وە نەینیت. ئاوە تۆ عەفیفی، ئاوە بۆ خۆت ئەرزش قالوگی. ئەمە نییە کە تۆ تەنورە کردوێتە پێ یا خۆت وەکو دۆڵمە پێچاوێت و ئەمەسە کە تۆ ئۆکەن بە ئینسان زاهر بین. کاورا وەکو دۆڵمە خۆیە پێچێت و بورقا وەسێ، کاورایش مینوژوب ئەکاتە پێ، کەوتکیتە دەورانێ مینوژوبەکە ئێژێ ئەوەی بورقا ئەوەسێ، ترشیاگێکی ناشیرینی تێرۆریستە. بورقاکەیش ئێژێ ئەوێکی حیزە و خوێڕێ و خۆفرۆشە. هەر تکیشان بێعفەتن، هەر تکیان بێعفەتن. لەگرا بەحس لە تەپارچەیەک نییە بێخەیتە قەیخۆتۆ، لەگرا بەحس بێعفەتیە کە تۆ نەتماگە. چ ئەوەی وەکو دۆڵمە خۆی ئەپێچێتۆ، چ ئەوەی وەکو خۆشداکەنە گشتی داکەندەکە. لەگرا بە ژن و بە پیاگیوە ئفەتیان نەماگە، ناتوانن بەر بە خۆیان بگرن، ناتوانن بەر بە خۆیان بگرن و خۆیان نەدەنە دەسە نەفسانیات و شەهەواتیان. چی دروست ئەکەن؟ کۆمەڵگایەکی بێ ئفەت دروست ئەکەن. بۆ چون ئەم کۆمەڵگای تر چیرۆکی تیا نەماگە. چیرۆکێک کە دروست کریاگە ئەمەسە. ئەویش چییە؟ ئەویش ئەوەسە کە هەر کەسی جۆرەی ژیان ئەکات و هەر کەسی حەقی خۆیەسی و مافیە خۆیەسی و تا مافیە دیگەران پێشێ لێ نەکات و هەر جۆری مەیلێسی کارکە. تۆ وەختێ لە جامعە ئفەت نایەڵی، مافە ژیان ئیجتیماعی منە پێشیر کردگە یان نەتکردگە. بزان با من پرسیارێک لێ بکەم. تۆ ئیمڕۆ لە ژێرە پرەنسیبەکانە سەڵامەت لە کۆرۆنا ناڕۆی سەربەی لە باوک و دایکە، ئەترسی لە گیانە خۆت نەوادا بمری، خۆتە کرد بگەسە زندان، ڕۆژی 2 لیتر ئەلکۆلەکەیوە من لە خۆتە، دەمامەک ئەوەسیتە ناوت دەمە وەختە بخنکری، لە تاوە کۆرۆنا و وەختە زاڵە بتەرەکی. بۆ ئژی مێنە ماڵم، ئژی مێنە پرسم، ئژی زەماوەن مەکەن، ئژی لە دەوری یەکتری کۆنەوە بۆ با نەمرین. دێ ئێمە فۆفرە جۆرێک ئەمرین، یەکێکیان مردنە فیزیکیە. دێ تۆ جامعەیەکە تیا دروست کردگە ئەفەتی تیا نەماگە، گشت کەسێ دەزە. هەرچی ژنە من فکرەکەم ئیشە دەلیلێ بێرێت و بۆچی چوار پیاگی تر دەسی پیان هاوردگە. چی باعث بووگە ئەم ژنە ئێژێ من چوزانم دینم نییە و خوام نییە و پێغەمبەرم نییە و حەجێکم نییە و پێغەمبەرم هەسو خوام هەسو نازانم چیم و بعد تۆ سوعالی لێکی بابە تۆ چی باعث ئەوێت لە باوەشە 5 پیاگان نەخەفتووی؟ جواب ناتوو. دەی خەفتگی ئیستە، دەی بۆ گەرەکتە بیتەکە منە زندگیکەی. تۆ لەگرا جامعەیەکە دروست کردگەتیا ئەفەت نییە. ئەو کەنیشکە گەرەکیسی بێتۆ ڕەفیقە من یا شوو بە من بکە هاتکە گیرفانم بۆ ڕێ وە ئەزانێتەوە لەشە ژنانەی خۆی ئێشێ بێ گیرفانم بۆ ڕێ و هەچێک مەزلێم بسێنێ و ئەویش لە مقابڵە سێکسێکە داوە من حەقی خۆیەسی. تۆ ئەمێنی کاورا
چووگە سەباوەشت دەدانە پیاک خەفتگە وەرە ئیستە لەگرا کاری گیرە گەرەکیسی خۆی نەختۆ بکاتۆ ناگەهان لە دەرگاهە عرف و دین و ئەمانە وارە دەوێ ئش زوو ئەغدمکەی تا حەڵاڵە یەکتری و هین و ئش مارەیم پێ بەیت و دەی حەق خۆمە و ئەوەنە تەڵام گەرەکە و ئەوەنە مارەیم گەرەکە و ئەیدی خۆتۆ وەختی سکسە ئەدا لە ناوە خیابانە وەختی پابلیک سرویسوی بۆ گشت کەسێ دەستیان پێتا ئاهاورد ئینسانویت و بەرابەرویت و عفەتە عمومی معنایەکی نەبوو ئیستە بۆ چون تۆ گەرەکتە نرخ بۆیتە سەرۆ بێعفەتی تۆ لە گرایشە هەر بۆ کڵاوبەرداری هاتگی تۆ نە پێشڕەفتە کردگە نە ئینسانی نە مافە ئینسانیت هەز نەحاڕیتە مافە ئینسانی یعنی چی نە ئەفەهمی ئیندیڤیدویشن چیە تو دانەیە کاولە بێپرنسیبە بێعفەتی وا خەریکی بێعفەتی دگەیانگەسە ناوە تەمامە جامعە و خەریکی بە کڵاوبەرداری و شارلاتانی لە ژێرە حمایەت دەوڵەتەکان و قانونە دەوڵەتەکان جامعە بەرەو نابوودی ئەوەی ئەمە مەرگە جامعەس ئەی بۆ من حەقم نییە ئەمشی بکەمەوە سەری توە ئەی من بۆ حەقم نییە تۆ فڕەبەم لە ناوە جامعە و لە عوزویەتە جامعە دەرەبێرم بۆ حەقم نییە ئەی تۆ بۆ زاتە نییە بڕێت باوکە بوێنی کۆرۆنا ئەگرم دەی تۆ مەجال لە زندگی لە جامعە بۆ کەس نەهێش کەسەوە چ کوڕی چ کەنیشکی دلیلی ئەمەسە تۆ تێ نەگەیەکی لە دنیای ئەمڕۆ لە زندگی ئەمڕۆ تێ نەگەیەکی بابا ئێمە مالکیەتیش نافەهمین مەسەڵەن ئێمە دانەیە کوڕمان هەست تەواوە ئەمری دزیەکە ڕەنتەخوا کڵاوبەرداریەکە جاسووسە کۆڵ بەرە مەواد فرۆشە تریاک فرۆشە هەرۆین فرۆشە شیشە فرۆشە گەوادە لە پڕێکا ژنێ تێت تەمام ئەم ساڵانە بێ ئەخلاقی و بێ عفەتی و نادروسی کردی لە گیرفانی یەکیشێتەوە 2000 دانە سەکەی تەڵام گەرەکە نیم کیلۆ تەڵام گەرەکە حەقی تەلاقم گەرەکە ئەی باوە تۆ چیت ئەمانتە گشتی گەرەکە کار بە مەعامڵە نییە باشە بێ با مەعامڵەکەی دێ من 2000 کیلۆ نادەم بۆ تۆ 100 گرام و پێدەم حەقە تەلاقە پێ بەم مارەیت پێ نادەم مامەڵە بکەین بێ با مامەڵە بکەین تۆ چی حاڵی بووی منە چی فەرز کردگە کەر فەرزمە کردگە ئەحمەق فەرزمە کردگە تۆ منە چی فەرز کردگە وا خەریکی خۆت نەختەوەکەی تۆ مامەڵەز بێ با مامەڵەکەی با قەشنگ مامەڵەکەی چیت گەرەکە نەفەقە گەرەکە پوڵ گەرەکە ماڵە گەرەکە حەدە مەعقول تۆ کاورای ئەحمەق ئەوێنیت چون پرنسیبی نەماگە چون تعریفی لە مالکیەت نییە چون تعریفی لە مەردانگی نییە ئەڕواتە ژێرە بارە 4 ساسکە ماڵێک کاتە ناوی ژنەکە ماشینی بۆ ئەسێنی بۆ ئەم کارەکە یاغا نەخۆشی کەمبوودە هەس لێدا چۆڕیاگەسۆ بۆ دەی تۆ ئەم کارە بۆم ژنە بۆ ئەەکەی بعد ژنەکە ڕوا گشتیان نەخاتە ئیجرا و شکاتە ئەکا و ئەو خاتە دادگا و بۆ دانێکتان نییە جواوە ئەمە باتۆ بەرزت ئەمە بوێسیت بۆ جواو ناتۆ چون پێوانە نەماگە چون سفەت نەماگە چون کاورا تعریفی لە زندگی نییە کاورا گەلێکی پێشڕەفتکە ئەو بڕلێ بپرسە دادگیان تۆ بۆ شووەکەی نازانی بێژە ئاغا تۆ بۆ ژنەخوازی نازانی دەی بۆ ئێوە ئەزدواجەکەن نازانی بێژە خانەوادە یعنی چی نازانی کاورا خەریکە شوو ئەکاوە پیاگی من لە شەخۆم هەنە خۆمە و اختیارە خۆم واوە دەسە خۆم و هەنە خۆمە و ماڵە خۆمە و دەی تۆ هەنە خۆتە و ماڵە خۆتە کاورای گەوچ کاورا مەجبورە تۆ بخوازی دێم پیاگە هاتکە تەعهودێ دابنێت و خانەوادە دروستکا و مناڵی بێ و تۆ ئێژە من مناڵم ناوێت دێ کاورا گەوجە تۆ ئەخوازی بۆ تۆ ئەخوازی بۆ سێکس دێ خۆ لە خیابانە ڕژیاکە دێ میسیار هەس و متعە هەس و سیغە هەس و لەشفرۆش هەس و بیزنس وۆمەن هەس و فاحەشە ڕژیاکە لە خیابانە
تۆ بۆ ئەخوازی دیتە کوڕەکەش تعریفی لە زواج نییە کوڕەکە کەنیشکەکەژێ لاوە من مەسهبی نیەم و مەمەیلمە و هەر جۆری لەباس ئەەکەمە بەرم و ناوێ خیرەت و بێت و ناوێ خانە گومانویت و بابە خیرەت و خانەگومان چ ڕەفتی بە ئیفەت هەست تۆ ئیفەتە هەست نێزە دەی تۆ بۆش وەک تۆ چی بەرت پێگرێ فاحەشە نەویت چی بەرە پێگرێ من هەفتەیە لە ماڵانەوە بیز نەفەر نەیریتە ماڵ چی نە ئوسولە هەست نە پرینسیبە هەست تۆ هیچ ئەسڵێنێ لە زندگیتە تۆ قسەکەی ئێژی من و تۆ قسەکە تۆ قسەکەی ئێژی بە فەرمایەت چاپ قسەکە تۆ قسەکەی ئێژی چوزانم فلانە بەرنامەی ڕئالیتی شۆ و سریاڵە تورکی و هندی و ئەمریکای لاتین قسەکە بۆ وا اتفاقی کەوتگە چون چیرۆک نەماگە چون هەر کەسێ خەریکە مشتی توڕەهات لە ژێرە ئەوەی کە ئینسانە دنیای ئەمڕۆژە تعریفەکاتۆ کاچی براگەرەکتە ژن بخوازی تعریفێکە لە ژن خواستن بێژم گەرەک بە خانەوادە دروستکەم گەرەکمە ژنێ بخوازم مناڵم بێت گەرەکمە مناڵان بتوانم تربیەت کەم پێگەی قدرەتێکی اجتماعی دروستکەم ئەگەڕێمە شوێنی ژنێکی خانەوادەدار ژنێکی بە تربیەت ژنێکی بە ئوسول و بە پرینسیپ ژنەکە بعد وەختێک تەماشاکەم پرینسیبی هەست ئوسولی هەست تەکیا ڕێیەکەوم من ئەمە شغڵمە ئەمە میزانە دەرامەدمە ئەتوانم ئەمە بۆ تۆ بکەم ئەم گارانتی و تەزمینە بە تۆ بدەم کە زندگی مادیە تۆ تەمینە و کەسێ ناتوانێت لە دەستی دەرکە لۆخمەنانێکمان ئەس بەیەک و ئەی خۆین نەفەقەی خۆت ئەگری ئەوە نەگرم ئەتوانم تەڵات بۆ تەهیەکەم بۆ بسێنم و زیاتری شت بۆ ئەسێنم چون تەڵای تۆ سندوق زەخیرەی خانەوادە هەست و ئێمە خانەوادە تەشکیلە دەین تۆ نییەی منوەم دوودانە غەریبە نیین وانە ژێری سەقفێکە ئێوارەوە ئێوارە تەختە خاوەکەمان هەنێ یەکتریە خانەوادە دروستەکەین من لە بەرامبەر دایک و باوکتەوە مەسئولم لە بەرامبەر قەوم و خێشتەوە مەسئولم تۆ لە بەرامبەر دایک و باوک و قەوم و خێشە منە مەسئولی ئەوین و پێگەیەک لەگرا بۆ خۆمان شخصیەتێک و وچەیەکی اجتماعی دروستەکەین هیچکەم قسە ناکە بۆ ژنەخوازی وەڵڵا لە خۆی و حەزی پێکەم و عاشق بووگوم و ئیخوازم یعنی چی عاشق بووگوم ئیخوازم عاشق بووگوم ئیخوازم یعنی چی چه اتفاقی کەوتگە اتفاقە مەسە کەنیشکە کوردەکە لە سلێمانی و لە کرماشان و لە کەرەج و لە تاران و لە ئەنکارا دانیشتگە لەشی وا لە ئەوێ خیاڵی وا لە ناوە سەواحلە ڕیۆ دۆ ژانیرۆە لەشی وا لە کرماشانە فکری وا لە ناوی کافە کابارەکانە پاریسا بۆ ئەمانەیە لە تەلەڤیزیۆن دیکە کلەی سەری ماسیاگە بای کردگە و ئەزانێتی یەک عمرە زندگی نەکردگە پڕە لە ئۆخدە گەرێکی پڕی کاتۆ هیچ تعریفێکی لە زندگی نییە دانیشکە فیلمە جیمز باندی تەماشا کردگە جیمز باند گلاسێ شیشەیی تەکە مارتینیەکە ئەخوا فکرەکە فرە مهمە مارتینیە بخوا ئاغا هەڵسن بچن لە پاپێکە لەم ئوروپا گلاسێ مارتینی بسێنن پەیکێ بسێنن و 8 پۆند بدەن زەیتونێکیشی تێبخاوەتان بیخۆن بزانم خۆشە بزانم فرە خۆشە کاورا تەواوی ئارزووی بووگە بەوەی کە گلاسێ مارتینی بخەنە بەردەستی و عکسێکی لێ بگەی بخاتە ئینستاگرام و فەیسبوک ئەمە کاول ئەم ئینسانە بە تەمام مەعنا و وێرانە ئەم ئینسانە حەجێ نافەهمێت هیچ تعریفێکی لە زندگی نییە نازانێ بۆ نانەخوا نازانێ بۆ زێنەکە نازانێ چه سەفاتی لە وجودیا مەوجودە بۆیە ئێمە ئەڕۆینە سوراغ داستانە براکانە کارامازۆف ئەڕۆینە سوراغ جەنایات و مکافات ئەڕۆینە شوێنە ئەبلە ئەزانی بۆ چون خەریکە تەکە ترسە ئینسانەکانە قسەکە بزان من و تۆ نازانین خۆمان چه قدرەتێکمان هەست لە چی ئەترسین لە چی ناترسین چیمان لە دەستی چیمان لە دەست نایە زۆربەی ئێمە بە سوورەتە تئۆری فکرەکەین فرەکارێ لە دەستمان تێ وەکو ڕاستکۆلنیکۆفی ناوی جنایات و مکافات
ڕاستکۆلنیکۆف فکرێ کرد فرە خوشتیپە فرە باڵای بەرزە فرە ژیرە فرە عاقڵە وەلێ پوڵی نییە. پیرەژنێکی سوخوەری یەهودی پوڵی هەز وەلێ بێفەڕە سوخوەرە سەگباوکە پارسەکە من حەقم ئەس بڕۆم ئەم سەگبابە بکوژم. هەڵسا چوودای لە کاورای سەگبابە سوخوەر کوشتی وەی زانێ فرە ڕاحەتە وەی زانێ فرە دەرونێکی ڕقی هەست و دڵە ڕقێکی هەست و ئەم ئینسانێ هیومەنایز کردگە کردیەسی و قالۆنچە وەتوانێ بیکوژێ. لە ڕەوەندە داستانە دەرەکەوێ وانی اتفاقن کاورا بەرداشتی لە خۆی غەڵەت و ئەم ئینسانە نە قەسی و قەلبە نە ئینسانێکی دڵڕقە بە پێچەوانە فرە دڵی نەرمە. بۆیە من هەڵگەڕیام و لە دیڤیتەکانە وتم زەرفە 40 ساڵە ڕابردوو پیاەکی تیانی ئەم حیزبانە بنواڕێتە ناو چاو تا بەر ئەساسە ئیمان و قسەهایەک بە ناوی کورد ئەیکا چەقۆی بکاتە ناو سکە خوێنە گەرمە بڕژێتە ملت دەسی وە تۆ بکوژێ تیانە چون گشتی درۆزنە چون هیچ باوەڕێکی ئەمیقی دەرونی نییە کە کارێکە ئیکا دروسە نیسی. ئەگەر تۆ ئەوێنی پێشمەرگەیەکی کۆمەڵە دموکراتی کوشکە دموکراتی کۆمەڵی کوشکە جنایەتکارن لە باوەڕ و لە کوردایەتی نهاتکە لە جنایەتکاری هاتکە لە ترس هاتکە لە باوەڕ نهاتکە. کاورە هیچ باوەڕێکی نییە. بۆیە تۆ ئەوێنی زۆربەی ئەم کەنیشکانی ئێمە لە جامعی ئێمە فکرەکە مەیلی خۆیسی لەشتی خۆیسی و هەر پیاەکی بدا ئەیدات. مەسەلەن ئەم تا ئێستا نەچووگەسە ڕابەتەیە میکانیکی جنسی تەکی یەکێکە تا بفەمێ چه ئەحساسێکی ئەس. بۆیە وەختی ئەڕواتە ناوی ئەم ڕابەتە میکانیکی ئەتفاقێکی بۆکەوێ لە پڕێکە ئەوێنێت ناتوانێت تەحمل ئەم اتفاقە بکە. ئەم اتفاقە فرە سەنگین وە پای تەواوەوێ گەوجیەکە شێتیەکە ڕەوانیەکە ناتوانێتەکی کناربێ گیرە داوە کوڕەکە بعد مواجهی جۆرا و جۆرەوێت یا ئەوێت و فاحشەی تەواو یا هەر شەڕەکات بیگەێنێ بە جێگەی و ناگەیە بە جێگەی و خەتمە بە خودکوشی ئەوێت یا سەر لە ئەنوا و ئەقسام ئاسیبای مختلف دەرتێرێت دەی تۆ کەلەی سەر ماسیا و لە ژێرە ڕۆیا و خەیاڵێکە لە ژێرە فانتزیایەکە فانتزیا تا زەمانێ فانتزیاز کە تۆ حەقیقی نەکەیتۆ حەقیقی کەوتۆ لە ئەرزش ئەکەوێت بۆ وا هاروگی جامعەیەک کە ئەکەوێتە ژێرە هەجمەی نابودکردن ئەکەوێتە ئەم دەورانەکە ئیتر باوک فەرزەن ناناسێت ئامەسە ئەم ئەو جامعەسە هیچ ڕەوایەتێکی قاڵب موجود نییە هیچ سفتێک ئەرزشمەند نییە حەچی شتە ئەوێت و یەکتری مەسرەفکردن منفعەتە خۆگرتن کەسیش نازانێ منفعەت یعنی چی کەسیش نازانێ لەزەت یعنی چی کاورا شەهوەتەکەی بۆ زل کریاگەس و نازانێت چی پێ بکات نازانێت چۆن مەسرەفی کات نازانێت چۆن خەرجی کات پس نە تعریفی لە زندگی هەست نە تعریفی لە لەزەت هەست نە تعریفی لە ئینسان بوون هەست ئینی قسە تکرارەکات و مافی مرۆڤ و حەقی خۆمە و ژن و بەرابەری و تروریست ئەم توڕەهاتە گشتی قسەیەکە کە نظامە سوڵتەی جیهانی فڕێداگەسە ناوی دەبی گشتی ئەم قسە نازانێت خروجەکەیشی ئەمەسە پیاکان گشتی لە پیاگی کەوتگن و خەسیاگن و بگن و نێرەموک کەنیشکەکانیش گشتی وەزیان خراوە کاول و نابودن جامعە حاڵ و وەزعیەتی ئەمەسە کە تۆ بینیت. پس لەگرا مەسئلەیە مەوجودە ئاغاگیان تو چۆن حتا لەو شتێک کە پێ ئێژی پوڵ و کاسبی سەردەرناری کاکەی کورد چۆن تێڵی ژنێکی کورد کڵاونێتە سەرە چۆن تێڵی ڕوت و کاتەوە چۆن تێڵیت لە ئزای سکسێکا کە بێتە باوەشە ئەم ژنە تەواوە پوڕێکە وە دزی و وەڕانت و وە خوێڕیگەری و وە کۆڵبەری و جاسووسی و مەواد فرۆشی دەرەهاوردگە لە چنگە دەربێری وەکو ئاوی خواردن. پس تۆ لەگرا ئەوێنیت ئەمانە لە ئوسولی تەرین بەدیهی تەرین مەسائل زندگی خۆیشیانە هیچ بەرداشتێکیان نییە. خانم گیان تو هاتکی شوکەیەوە پیاگی یعنی چی لەشم هەنە خۆمە دێ کاورا ناڕاتە ژێرامە کاورا ئەگەر ئەقلی بێ مامەڵی واتەکی تواناکەوی ژێژی منیش لەشم هەنە خۆمە
من هەر وەختێ مەیلم بوێ هەر ژنێ گەرەکوێت ئەتەکیا ئەڕۆم تۆش هەر وەختێ هەر پیاگێ گەرەکێت تەکیا ئەڕۆی دەی بۆ یەتر یەکتری بخوازین بابینۆ ڕەفیق هەر وەختی هەوەسم منە کرد تا بێم دوی ناو دەی دەبراکەم دەی بوو ئزدواج ئەەکەی فکرەکەی واقعان هەوساریکەی کاورایژێ من لە شەخوەم هەنە خوەمە و زندگی خۆم هەنە خوەمە و حەقە تەلاقم گەرەکە و 3000 دانە سکەم گەرەکە و 2 کیلۆ تەڵام گەرەکە و دێمە هەر لە ڕۆژە ئەوڵە مشتی واگر کە تەلاقە سێری سوها چی بەربەم خانمە ئەگرێت مارەی عندە المتالبە هەر ئیستە داوای نەکە چی بەری پێگری ئەخلاق عفەت چی بەری پێگری وەفا ئەساسە خانەوادە تەشکیلدان بڕۆن بپرسن لەمانەی کە گەرەکیانە شوک بکەن وانە وەختە شوکردن و ژنخواستان لێیان پرسە خانەوادە یعنی چی ئەزدواج یعنی چی شو یعنی چی ژن یعنی چی لا عیش مێژە شو قینم تێ لە کەلەمەی شو مێژە ژن بێژە خانمم هەمسەرم هەمدەمم قیش قینم تێ بابا هەمسەرم هەمدەمم تعریف کەرەوە تعریفی کەرەوە چه شەکلیە چۆنە هیچ کەسێ هیچ تعریفێکی دێ بۆ ئەزدواجەکەی وەڵا ئەزدواج ڕێگەی تەقەلب و کڵاوبەرداری ژنانە حیج ژنێکی ئەمڕۆژی کە نیشتێکی ئەمڕۆژی ئەکسەریت نەگەرێکی شووبکە نەگەرێکی مناڵی بوێ نەگەرێکی خانەوادە دروستکە لە هەر کوێیەکیشا ئەمێنێ پێوە گلیاگە ناتوانێت لێی دەرچێت ئەنا بمەحزێ فشاری بۆ بێت و موقعیەتی بۆ فراهم بوێ لێی دەرەچێت دەی کاکە تۆ بۆ ژن نەخوازی سوال بۆ ژن نەخوازی نازانی دەی باشە براکەم تۆ ئەوەنە پوڵ پەرستی و وەختە گیانت دەربێ بۆ پوڵ و ئەوەنە فاسدی چۆن تێڵی ژنێک تاڵانەکە چۆن ئەم گشتە فەسادە تەحمل ئەەکەی چۆن ئەم گشتە فەسادە تەحمل ئەەکەی خروجیەکەی ئەماوێت و چی ئەوێت و جامعەیەک وا ئیتر زاوزێ ناکە جامعەیە وا لە بین ئەچێت جامعەیە وا ئەمنیەتیشی تیانە زندگی تیا بکەی ناتوانانی محبەتکەی ئەمنیەتی ڕۆحی ڕەوانی نییە ناتوانانی کەسە خۆشگەرەکوێ ناتوانانی کەسێ بێری تەماڵەکەەوە ناتوانانی لەگەڵ خەڵکییا هەڵسو کەوتە بوێ ناتوانانی معامڵەکەی ناتوانانی کاسبیکەی چون گشتی درۆزنە چون گشتی کڵاوبەردارە چون گشتی شەهوەتیە چون گشتی بێعفەتە و ئەم دەورانیانە وا پێکردگە بێعفەت نەمانە ئیستا دید لەگرا مەسئلە حیجاب نییە خۆڕ و تۆکردن نییە مەسئلە بێعفەتیە ئەگەر کاورایەکی محەجەبە بێعفەت نەوێت ئەم بێعفەتیە لە جامعە تەحمل ناکا فخر نافرۆشێتەوە من خۆمم وەکو دۆڵمە پێچاگەسەوە تۆ خۆتە وەکو نارنگی خۆش داکەنە ڕووتۆ کرد گەسەوە نا ئێژی براکەم جامعەیە ئێمە بەر بە نەفسانیاتی ناگیرێ ئادەی پوڵ نیشانە ژنە محەجەبە بە بزانم قینی تێلی ئادەی بڕەوە کڵاوبەرداری و وەڕانت و ماڵە مردم خواردن و دزیکردن و سەرزەمین فرۆشتن پوڵ بووە بۆ ژنە محەجەبە بزانم قینی تێلی حەزی پێ ناکە ساڵگرم تەڵای بۆ بزانم حەزی پێ ناکە بێعفەتە خۆ بە لەچکەکەی سەری نییە ئەوە مەجال نەوگە لەچکەکە پوڵی بۆ ئەکا بۆ یەکردگەسیە سەری زرنگترە خاستن نەختیەوە ئەکاتەوە پس مەسائلە جامعەی ئێمە بنیادی ئێمە نانوارڕینە قەزایە زەهنێکی گەورە بووگ و خیاڵێکی گەورە بووجی فاسد بووگمان هەست بە حیاتی تێر ناوێ دەی تێر ناوێ چون تۆ ئەسڵەن نەتفەهمیگە زندگی چییە نازانی زندگی چیە سوعالی لێ بکە زندگی کردن یعنی چی سوعال لێ بکە دەربێترین حاڵەت ئێژێ ویلایەکم بوێت و ماشینێکم بوێت و موبایلێکم بوێت و سەفەر بکەم و دێمانە گشت کەسی ئەیزانێت چۆن ئەیزانێت چون تەلەڤیزیۆن وت کەسی چون تەبلیغە سەواحلە ئەنتالیات بووەکە فرە خۆشە گشت کەسی ئەزانێ بڕواتە ئەنتالیا گشت کەسی ئەزانێ مۆنیکایە بخاتەژی ئەمە زندگیە دەی تۆ تایسە ڕوویتە ئەنتالیا بڕۆ لە ئەنتالیا دانیشە بزانم خۆشە چەندێ خۆشە فرە خۆشە تۆ تایسە ساحلە دەریا لە بەردەمە خۆتا دیگە تا بزانی دەریا خۆشە و یا خۆش نیە و فرە خۆشە و تۆ بۆ خاتری هەر کارێگەکەی
زندگی هەر ئەم ڕەوابتە ئینسانیە. سەیجی شێخ ئەبوو سعید ئەبوو الخەیر ڕۆژە وتیان کاورایەک کەراماتی هەز وەسەر ئاوە ڕواتە ڕێوە، وتی قڕواقیش وەسەر ئاوە ڕواتە ڕێوە، وتیان کاورا ئەفڕێ، وتی مێشیش ئەفڕێ، لە مێش خاستە نافڕێ. تەوەجۆکەن یعنی چی کاورا وەسەر ئاوە ڕواتە ڕێوە ئەفڕێ؟ پیاگ ئەو پیاگەسە لە ناو جامعە تەکە معزەلات جامعە و ئینسانە ئەحمەق و خوێڕی و نادان و جاهلە بتوانێ دەست و پەنجە نەرمکاوە بتوانێ باڵانسە جامعە ڕابگرێ. بۆ یژن زندگی ئینسانی ئەنا فڕین کارە مێشە وەسرە ئاوڕی و نەڕێوە، کارە قڕواقە، کارە ئینسان نییە. کارە ئینسانە وەسە زندگی ئیجتماعی بکە و سعی کات ئەو تهدیدانەی کە زندگی ئیجتماعی لە بینەوە کۆنتڕۆڵیان کە، هدایەتیان کە و دروستێکیانە بەرخوردکە. چەند نەفەر لە ئێوە وانە، چەند نەفەر لە ئێوە بابەتە ئەم مەسائلە فکرەکەنەوە. مردمێکە بێ چیرۆک ئەوێت، مردمێک کە بێ داستان و بێ سفەت ئەوێت، عاقبەتە زندگی و عاقبەتە کاری ئەوێت. و ئەمە مردمێک و ئوسولی نییە قسەکە متەناقص قسەکە. ئینسانێکی گشتی پیشڕفت بکات و بەڕاستی ئینسان ئێشێ ڕایەتە حقوق بەشەر بکات و بەڕاستی دموکراسیە و بەڵام من ئیستا کیلوێ تەڵامگەرەکە و حەقی خۆمە و خانوو یەکەم گەرەکەم. ئەی چۆن ئینسان کەرامەتی هەس و بعد ئینسان مافی مرۆڤ و بعد این دموکراسیە و بعد تۆ ساحێوە لە شەخوەتی و بعد ئێمە ازدواج یعنی زەواج یعنی ئەوەی کە خانەوادەی هەستەیمان بێت و زەواج یعنی ئەوەی کە ئیستا تۆ کیلوێ تەڵا بۆ ممسینە. دێ چۆن تۆ ئەمان ئەم گشتە تەناقوزە چۆن ئەخەیتە قەیەکتری؟ دلیلی وەسە تۆ ئوسولە نییە، واقعاً ئوسولە نییە، بێ ئوسولی، خەیرە بێ پرنسیپی. حەچێکیش بەر بە تۆ ناگریت دزنەوی، حەچێ بەر بە تۆ ناگری حیزنەوی. تۆ بە من بێژە چی بەعسەوێت تۆ حیزی نەکەی؟ چی بەعسەوێت تۆ لە باوەشت دەپیادە نەخەفی؟ چی بەرە پێگری؟ ئەفەت یعنی چی؟ ئەفەت ئەسم بۆ تۆ معنای هەست؟ ئەفەت ئێشێ بۆ تۆ جایزە بن کە تۆ عەفیفی ئێشێ جایزە و پێبەن، سکەی تەڵاو پێبەن. تۆ بۆچی ئێشێ عەفیفوی؟ دێ تۆ ئیسە دەورەیە کە کاورا حەچی فاحشەترە لە ناوە ئینستاگرام و فەزای مەجازیە زیاتر مەرغوبترە. چی بەر بە تۆ بدێتەوە تا ئەو میزان لە فاحشە گێنەچی؟ سوال چی؟ هیچ. دێ ئەم دنیا قەشەنگە، ئاوا خەیلی قەشەنگە. لێیان بپرسە سەرگەردانن ها. ئەمانەی ئەمڕۆ گشتی سەرگەردانن ها. بەحسی سیاسەتی بۆکەی نافەهمی، بەسی سەرزەمینی بۆکەی نافەهمی، بەحسی اقتصادی بۆکەی نافەهمی. کورە تۆ نە اقتصاد ئەفەهمی، نە سیاست ئەفەهمی، نە زندگی ئیجتماعی ئەفەهمی، نە ڕەوابطە ئینسانیت ئەفەهمی. دەلیلی وەسە هیچ کامیان خۆت نییەی، بۆیە حەچێکت یا بەسەر نییە، بۆیە حەچێ نییەی، کاولی وەیلانی لە ناوەم دنیا. وێڵ ئەگەڕی بزانی لەکوێ گەنجەیەکەوێتە بەرە پێ بیکێشیت، پیای جۆرێکی تر، ژنی جۆرێکی تر. کێ وایە پێت کردگە؟ دەوڵەتە ئێرانی، دەوڵەتە عێراقی، نظامە سوڵتەی جەهانی، دانشگا، تەلەڤیزیۆن، ڕەئالەتی شەو، کەلەی سەرە ماسیاگە لە لادیەکی کوردستانە کەوتگی ئەوەنەتە فیلمە پۆڕن و ڕەوابەتە عاشقانە و عشقی دیگە فانتزیا ئەەکەی لەو ئاوایی خۆتانە. وا خەریکی لە سەواحلە وەنزوئێلاتە کە چواردانە پیاگە فڵانە خەریکی. دێ ئەمە وایان پێت کردگە تۆ ئیتر زندگی ناتوانی کەی، ناتوانی بیکەی. تۆ لە لادەیەکە دا کەفتگی فانتزیا دوای لە کوێە فانتزیای جنسیت؟ دەی تۆ کەی ئەتوانی زندگی کەی؟ بۆ ئەم گشتە ئاشخاڵە تەماشاکەن، بۆ لەحزەیە وەخت وە خۆتان نادەن بفەهمن چواردانە ئوسول لە زندگیتانە بۆ خۆتان تعریفکەنەوە، بفەهمن حاتەمەتەی بوون یعنی چی، فەرهاد بوون یعنی چی.
ئێوە یەکدانە فیلمە بە معنای درام ناتوانن تەماشاکەن، یا فیلمە ڕوت ئێشێ تەماشاکەن، یا فیلمە ئەکشن، یا سەکسی تیاوێت یا خشونەتی تیاوێت. ئەتۆ فیلمێکی درام ناتوانانی تەماشاکەی، نایفەهمی. تۆ ناتوانانی فیلمە دیکۆتکەی. لەوە فقط دوو چ دەزانی، ڕەوابەتە جنسیەکە چۆن و پولەکەت چۆن دەرهات و چی خۆشە و مالەکەی چی شکلی و هەرامە ئازانیت. بۆیە هیچ شخصیەتی بۆ تۆ معنای نییە، هیچ تەرز زەندگی بۆ تۆ معنای نییە. کاولی بێسەوادی نەفەهمی خەڵکە قەیم 10 دانە داستانی ئەزانی، 15 داستانی ئەزانی، داستانەکانی تکرار ئەکردو و بوو بە ئوسول زندگی خۆی، چ لە کاسبیکردنا، چ لە ڕابطە ئیجتماعیە، چ لە شخصیەتە ئینسانیە، چ لە هەڵسوکەوتیا، چ لە سیاسەتە، چ لە اقتصادە، بۆ خۆی داستانی بوو. کامەسە داستانی تۆ کامەسە؟ کێز داستانە تۆ؟ کیم کارداشیان؟ لیدی گاگا؟ کێز؟ بڕۆم پیشڕەفکەم. پیشڕەفکەم یعنی چی؟ گەرەکمە دەرس بخوێنم، دەگەرێکتە دەرس بخوێنی کوێ بگری؟ دەرس بخوێنی کە چی بوێت؟ پوڵ دەربێری، وجهه اجتماعي بوي ونفع الجامعة ومشو نفع جامعي تو كاول كذا جامعي تو اعتماد الجامعة نهش كفساد الجامعة بلاوة بيداقة خاسي وخرابي نماقة معلومية شي خاصة كي خراوة شي خاصة شي خراوة دزي اوكية خوفلوشي اوكية جاسوسي اوكية نو كربون اوكية بردبون اوكية بردي جنسيبون اوكية دي تو چون قرقت ودرد جامعة بخوي جامعة چي تري قرقة جامعة چي تري قرقة ودرد جامعة بخوام مفيد ومو جامعة تو تعريفي للجامعة بك تعريفي لمفيد بك بيشرفتكم يعني شون بيشرفتكي يعني للادية كانت مستقيم هل سيبي بروي بو أمريكا بيشرفت كردقا لچيا بيشرفت لما كان رقي تبرو پولو پایا کرد $100,000 ده چی پیه که $100,000 کوافر اخوی پیشرفتم کردگه گرکم پیشرفت خاصه بیکی نه والله تو تادیو که پیا خاصه کوی استل خود پیشرفت کرده لخود حرام زاتر نیه دیم خاص نیه مخراوه تو دادیو که انسان معصومه کوید انسانی که به اصول وید قاچ خواردی دانشگاه هاتی تدرو فاحشه هاتی تدرو پیشرفت کرده که تو روحن فاحشه بعفتی لدزي لخويري خويري لكولبر كولبري لحيز حيزي لبيكرامت بيكرامتي نوكر الدولة إيراني نوكر الولايات المتحدة الأمريكية نوكر قانوني نوكر بوليسي سقي تيحال درياقي كشتي أمانيته يعني تشي بيشرفتكم أم كلمات معنايا نزبيان فهمن هلوالا خوتان فرين أدن وين الدوران بيتشيروكيا وين الدوران بأصولي وبصفتية بويا مو زمانه بويا محال روزمانه للدمي دسيترين مسائل الزندگي وللديگران سؤالك حجي كتيانية هركا قساءك حجي كتيانية كورا امرو قشتي فيروقا قصي مثبت مبوب كبا حالم خاص فيه يعني شي قصي مثبت؟ قصي مثبت شكلية موسيقية جواد يسارية قرب بابا كرمة بستني فانيلاس سلطة كراميلا هاني روستة كاشيوة تشيا قصي مثبت سكسة 4 نفرس لێوانن لیموناد و وتکاس چییە قسەی موسبەت دەی تۆ ئازای گیانە نەخۆشە کاولی نابودیت مەجای زندگیت لە گشت کەسێ سندگەسەوە لە خۆتیش سندگ دەتەزەوە بە چیژی قسەی موسبەت زندگی زیباست و سوحا هەڵسە 4 دانە قڕواق بخوە و قەپێ بکەوە سێوێکا بێژت جەهان قەشەنگەست و ئەمە ئەم توڕەهاتەی کە فێر بووگن بەمە ئێژەن
زۆر خۆ مثبەتەوە ئەنەرژی مثبەت بە من بدە تۆ ڕەهات چرت و پرت هەر ئەحمەقی ئەگەگریم تو چرت و پرتێژی خروجیەکەی مشتی فاحشەی داڕمیاک مشتی خوێڕی بێ پرنسیب نێرەمووک دروست کردیاگە کاکە تۆ بە چه سوورەتێک کاورا ناتوانێت تەجاوز تۆ کەنیشکێەوە 40 کیلۆ وەزن و حەیتەرانە دنیا و پێەکە نەخیرەتە نەئەتوانی لە ماڵە دفاعکەی نەئەتوانی لە کەرامەتە دفاعکەی ماڵە ئەوە پوڵە ئەوە گیانە ئەوە هەرچی شتە ئەیوە ناتوانی دفاعی لێ بکەی لە چی دەتوانی دفاعکەی نەئەتوانی تەلاقی بەی نەئەتوانی تێی هەڵدەی نەئەتوانی تەکی هەیکەلەکەیە بوێسی هیچی ناکەی پانە کردگەسەوە بۆی خروجیەکە ئەوێ بەمەی کە تۆ ئەیوێنیت 10 ساڵی تر ئەتانوێنمە وەستان چۆنە ئەتانوێنمە بەرەو کوێ چووگەن وەختی جامعەیەک فکر نەکاتەوە وەختی جامعەیە داستانی نەوێت وەختی جامعەیە ئیتر چیرۆکی نەماوێت وەختی جامعەیە باوکەکانی تر فەرزەندە خۆیان نەناسنەوە وارە ناوە هەزیز و نابودیاوە نابوو دەوێت و مەحکومە بە نابودی وەختی مەردەم و وەختی نییە بۆ مەسائلی جدی وا لە فکرە سەرگەرمی و نەشەکردنە خۆیە ئەو جامعە خروجیەکەی ئێشی حتمە نابودی وێت خودە و ئینسانە نابود کا ما بەقی مەردەمە جامعە نابود کا چرا ڕەفتارهای زشتە تۆ خیانەتە تۆ بێعفەتیە تۆ نادروسیە تۆ بە ئێمە ڕەبتی هەست چون ئەمە زندگی ئیجتماعی ئێمەیکەین و ئەمە جامعەیەکە کە تۆ خەریکی نائەمنیەکەی و مەجال لە زندگی کردنی تیا نایاڵیتەوە پس دیدێ ئێمە لەگرا خۆمان بەرمان بە خۆمان نەگردووە حکام و قەوانین و دەوڵەتەکان ئێمەیان ڕۆژ لە دوای ڕۆژ بێدەسەڵاتتر و بێدەسەڵاتتر و بیچیلۆکتر و بێڕەوایەتتر کردگە بۆیە تۆ ئەوێنیت تەلەڤیزیۆن پڕە لە سریاڵە زەرد لە ڕیالیتی شەوە زەرد لە بەرنامەیە زەرد مەسخەرەی بێ ئەرزش بۆیە تۆ ئەوێنی لە حەلیمە کوردستانە 40 کاناڵە ماهوارەیە بۆ دروستەکەن بۆ خاتریەوەی کەلەی سەرە بماسێت بۆ خاتریەوەی تفکەنە ناوی زەهنە بۆ خاتریەوەی حەفیو لێ دروست بکەن تەمەدن و کوردی هەزاران ساڵە لە فاصڵەی 25 ساڵە نابود بوو لە فاصل بە 25 ساڵ نابود بوو ئەوەی کە من ئەمشەو گەرەکەم بوو بە زوانێکی سادە گشتمان فەهم بە مثالهایەکی دەمدەسی لە زندگی ڕۆژمەڕە و اتفاقاتێکە لە زندگی تاناکەفێت بێژم ئەمەی کە ئەمڕۆ ئێمە واینتیا گشتی لەبەرۆ تەڕاحی کریاگە کاری بۆ کریاگە بۆ خاتریەوەی تۆ لە دەسەڵات بخەن عەفیف بوونە تۆ دەسەڵات بوو تۆی کە توانی خۆت کۆنتڕۆڵکەی تەسلیمە هەر شتێک نەویت و نەفسانیاتە نەیەکەی ئەیتە جاسووس دەوڵەتە ئێرانی نەیەتوانی تەباتەمە لەسرە ماڵە بووە سەرزەمینە بووە خاکە بووە تەوهینە پێ بکە سروەتە بووە نەیەتوانی چون تۆ مقاومەتە کرد وەرە تۆ حەچێکە بۆ نەماگە حەچ ئوسوولێکە نەماگە های بە شوێنە تەوجیهکردن تەواوە حیزیەکانە خۆتەوە های بە شوێنە تەوجیهکردنە تەمامە شکستەکانە خۆتەوە بەناو بە خۆتیش ئێژی ئینسان نە تۆ ئینسان دەمێکە نەماگی دەمێکە ئینسان نەماگی ئینسان بوونی مەرتەبەتێکی هەست کوردبوون یەک مەرتەبەتێکی تری هەست ئەگەر ئێمەم قڕنجکانە لە خۆمان نەگرین وەزمان ئەمە نییە تەبیعەتەن تۆ حەز بە قسەی من ناکەی چون تەمامێم قسەی منە دەرمەورد تۆ ئەخوا ئەمیتە من هێژمی هەی حەزی پێ ناکەی چون تازە ئەفەهمی هیچێ نییەی تۆ ڕۆژێ خۆت بەمە ئەگەی حیچێنیەی ڕۆژێ 20,000 دەحفە ئەگەی حیچێنی نەمەعنیت نە زندگی هەست نە مەوجودیەتت مهمە نە حیچێکی نە حیچێ لەزەتە پێدا
بەڵام فکرەکەی بە ئینکارە من و بە دوورکەوتنەوە لە من ئەو اتفاقتە بۆ ناکەفێ کە ئەشی بکەفێ. ئینسان مەوجودێکی پیچیدەست، دارای بەشە تاریکی و دارای بەشە ڕووناکیە. تەکە ترسەکان و تاریکیەکانە خۆتا ڕوبەڕوو بوەرەوە بە خۆت درۆ مێژە شایەکە ئەم داستانانە لە زندگی تا بگەڕێنی تۆ زندگی معنای گەرەکە. زندگی تێیکردن ڕۆژ نییە، چاوەڕوانە مەرگبوون نییە. زندگی دان و نەقشە دەستە بەم جەهانە، مەجالێکە کەوت کەسە دەسە تۆ و تۆ تیا هونەرمەندی خۆت بکەی. لذا کار لە ناوە کۆمەڵگای ئێمە کارێکی تاقەت فەرساس، دەرکەوتنە تەکە 100 ساڵ جه لە سیستەماتیکە کارێکی ئاسان نییە لە حەچی زاویەوە کە تۆ دەسی بۆ ئەوەی کاولە. تکراری یەکەمەوە ئەوەی کە لە توول ڕۆژە 2 قسەی دروست حساوی ناتوانێ بکات، شەنیدەهای ناو جامعە و میدیاکان تعریفەکاتۆ تەواو قسەکانی تەناقوزە، چون تەواو شتانی کە بیستی گەسی متەناقزن تەکە یەکتریا و چون خۆی ئوسولی نییە قسەی متەناقزەکە. ولی کاورایەکە ئوسولی بێ بزانن ئێمە فەلسەفەی کوردی و جەهانبینیە کوردیمان دروست کردگە. هەر مەتنێ لەم دنیا بە نەدەسە ئێمە، مەتنە فەلسەفی، مەتنە سیاسی، مەتنە تاریخی، ئێمە چۆن ئوسول و پرەنسیبە خۆمانمان هەست جەعل بوونی دەرەخین، درۆزن بوونی جەعل، غەیرە عیلم بوونی دەرەخین، تەوتە ئەبوونی دەرەخین، چون ئوسولمان هەست، بەر ئەساسە ئوسولی قسە ئەکەین. ئێمە متەناقز قسە ناکەین چون ئوسولمان هەست. وەختی قسە ئەکەین یە ئوفقێ پێوانەی وا لە ناو زێهنمانە کە قسە ئەکەین و تەناقزی لێ نایێتە دەرەوە. دەی تۆ تەواو وجودت بە تەناقز دروست کردیاگە چون ئوسولت نییە و لەم بێ ئوسولیە نایوەیتەوە، لەم بێ ئوسولیە زندگیش ناکەی. دائیمەن فکرەکەی زندگی نەکردە، زندگی شتێکی ترە تۆمەشەیە بتکردایە، یە شتێکی عەجیب و غەریبترە تۆمەشەیە بتکردایە. تۆ یەک عمر لە تەوەهومە زندگیکردنە زندگی ناکەی، یەک عمر لە تەوەهومە زندگیکردنە زندگی ناکەی. دائیمەن هەڕاکەی، دائیمەن وە شوێنە کڵاوبەرداری و حیزی ئاگەڕی، دائیمەن شانە پانە و کردگەسەوە کە اتفاقی بکەفێ و اتفاقە ناکەفێ ئەگەر خۆت نەیخی. ئەمە مقدمەی دیبەیتەکانە بەیانی و دوو بەیانیە کە من بە وردی لەسەر داستانهایەک زەوایایەکی تر لە مەسائلەی کە مەترەحم کرد بۆ ئێوە باسەکە.